سڵاو بینەرانی کەناڵی هیوا 23 ساڵ لەمەوە پێش لە کات و ساتێکی وادا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە سەنتەری شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان پایتەختی ئارامی و ئاسایش کە وەک ناونراوە تاوانێکی قێزەون کۆمەلگای ڕاچەڵەکەند لە ناوجەرگەی شاردا بە نوێژی نیمەڕۆ بە بەرچاوی خەڵکەوە دوو کەسایەتی سیاسی دوو هەڵسوڕای دوو خۆشەویستی خەڵکی ئاوارە و لێ قۆما و دوو کەس کە ژیانی خۆیان بۆ خزمەتکردن بە خەڵکی بەشمێنەت و برسی تەرخان کردبوو لە جەرگەی شاردا بە نوێژی نیمەڕۆ لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا تیرۆر کرا. تیرۆر هەبووە بەڵام هەمووی بە شێوەی نهێنی و دوور لە چاوی خەڵک ئەنجامدرا، بەڵام ئەم تیرۆرە جیابوو لە هەمووی. ئەم تیرۆرە بە بەرچاوی خەڵکەوە بە نوێژی نیمەڕۆ و لە جەرگەی شاردا ئەنجامدرا. بۆ قسەکردن لەسەر ئەم یادا 5 هاوڕێی قوربانیان هاوسەر و خۆشەویست و کەس و کار و هاوڕێ و هاوسەنگەری ئەومان بان کردووە قسە و باس لەسەر ئەو ڕۆژە دەکەن و هەڵوێستی خۆیان ڕادەگەرن و دەمانبنەوە بۆ ئەو ڕۆژگارە. سەرەتا قومری عادل هاوسەری هاوڕێ شاپور و خوشکی هاوڕێ قابیل لەگەڵمانە. بەخێرەی قومری خان. زۆر سپاس. ئێوارەتان باش. ئێوارەی خۆتیش باش. قومری خان تۆ 23 ساڵەمەوە پێش لە وەختێکی وایە لەکوێ بووی تەروا باسی ئەومان و کە پێش بەرواری ئەو تاوانە بارودۆخی ژیان و گوزەرانی ئێوە چۆن بوو؟ بەڵێ زۆر سپاس. دەستان خۆش بێت بۆ ئێوارەیە. پێش هەموو شتێک سەری ڕێز و ئەو دوو هاوڕێیە دانوێنم وە سەرجەم هاوڕێیانی ڕێگای خەبات ڕزگاری ئینسان. 23 ساڵ پێش ئێستا لە ڕاستیار لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ڕۆژێکی ئێجگار دوور درێژ بوو. ئەتوانرێت لە وتینێکی ئەوروپی هەیە ئەڵێ ڕۆژێکی درێژم هەبوو، بەڵام ڕۆژەکە بەمانای ئەوەیە کە ڕۆژێکی کوشتم هەبوو یان شتێک، بەڵام بۆ من تەنها ڕۆژێکی درێژ بوو. لە 24 ساعتە بۆ من ڕۆژێکە تاوەکو ئێستا و 23 ساڵ ئاستەوارەکانی و یادەکانیان هەمیشە زیندووە و فەراغیان هەمیشە لە لای من وەکو ساتەکانی ئەوڵی وایە. ئەو ڕۆژە ڕۆژێک دەستدانی خۆشەویستم بوو، ڕۆژێک لە دەستدانی هاوسەرەکەم بوو، ڕۆژی لە دەستدانی باوکی مناڵەکەم بوو، برا بوو باوکی مناڵەکەی خۆی بوو، جەرگی دایکم سووتا، جەرگی ئامۆژنم بە تاقە کوڕەکەی سووتا، تاقە براکەی شیرین نەما و خوشک و براکەشم لە دەستدا. ئەمەوێ بڵێم بەم تعبیرە نەکەوەی کە شتێکی عاتفی ئیبراسکەم ئەوە کە ڕۆژێکی هێچکار سەخت بوو و کاریگەریەکەی لە من بە شەخصی هێشتا واوەتر بوو ئەوە چێت کە ئایا ئەم ناخۆشی کە من خۆم بەرەی ڕووی بوومەوە ئەم کۆمەلگایەکی ئێمە هەموو ڕۆژێک لە پەناو کوچەی کۆڵانەکانە خەڵک ئەکوژرێت ئەگەر لە سەر تاوانی ناموس بێت یا لەسەر بۆ ناموس بێت یان لەسەر بۆ تیرۆرکردنی دەم و قەڵەم و هێزی معارزەکانی دەسەڵات دارانی کوردستان ئەبێ ئێمە لە چ کۆمەلگایەکە بژین و دڵی چ کەس وەکو دڵی من ئازاری تیاابێ و ئێشی تیاابێ. بەڕاستی ئێمە کۆمەلگایەکمان ئەگەر بە ئیحساساتی لێکی دەمەوە لەباری ئیحساساتیەوە سەیری کەم گایەکمان هەیە لە پڕ بە تراژیدیایە، لە واقعیشە تراژیدیایشی زۆر تایە، بەڵام ئێستا بەستم تراژیدیای ئیحساساتیە. زۆر کات زۆر ئاسان نییە ڕۆشتەوە بۆ ئەو ڕۆژە کاکالی، بەڵام دقیق ئەو ڕۆژە ئەنجامێک شتەکان بە ئاکارێکا ڕۆژ پلانێکی پێشوەختەی لە شتێک نەبوو، خۆت بە خۆ درۆ بەدا حادسەیەکی سیارە نەبوو. بۆ نمونە لە نەتیجەی کار و فعالیەتی
ڕێکخراوە جەماوەریەکان و حیزبی کۆمۆنیست شاری هەولێر و تووڕەکردنی دەسەڵاتداران بوو لە بەرامبەر حرەکەتەکان بە تایبەت ئەو کاتش کە کێکی زیاتر خرایە سەر مەسلەی فتوادانەکەی مەلابەشیر و تەحریزکردنی بۆ کوشتنی کۆمۆنیستەکان و بە تایبەت ژنانی ڕێکخراو بێنە سەرەوە بابەتە بەس پرسیارەکەی منەوە بوو ئێوە بارودۆخی ژیانتان چۆن بوو لەو ڕۆژەیە بارودۆخی هەردوولاتان چۆن ئەژیان لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابوووریەوە لە مەبەستت بزەبت ڕۆژێک من وا تێگەشتم پرسیاری لەو بارودۆخەیە لەو ڕۆژگارایەوە چۆنە ژیانتان چۆن بوو لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ژیانەوە بەچی ئەژیان ئەو ژیانە سەختتان چۆن بەڕێوا برد بەڵێ پرسیارێکە حەزەکەم جوابەکەی بە شێوەیەک بمەوە کە لەوەیە بڵێم لەباری ئابوووریەوە ئینسان وەختێک کە کامڵ بوو دەسوقاچی هەبوو توانایی ئەو هەموو کارە گەورەی هەبێ لە کۆمەلگایە فعلەن ئەتوانی تۆ لەباری اقتصادیەوە خۆت بە شوێنێکا بگەێنی بە تایبەت ئێمە وەکو خێزانی خۆمان و تایبەت ئەگەر بە تەنیا بە تایبەتی شاپور خۆی لە خێزانێکی فەقیرەوە نەهاتوتە دەرەوە و خێزانێکی بە ئیمکانات بوون وەلا یازاری شاپور خاوەن هەزارها دۆنمە بەبێ مبالغە لەو کەرکووکە کە هیچ کەسێک ساحبی نییە اینجا ئەمە بارودۆخی ئابووری ئێمە لە ڕاستیە تاکو تا ڕادەیەکی زۆر خراپ بوو بەڵام ئەمە اختیارێکی سیاسی خۆمان بوو هەدەفمان ئەو نەبوو کە ئێمە هەژار بین بەس هەدەفمان ئەو بوو کە ئێمە هیوایەک و ئەمە ئاواتێکمان هەیە بیگەێنی نەجێگەی خۆی وە بە تایبەت ئەگەر بێتە سەر ئەو بەهۆی ئەوەی کە ئەم یادی ئەوانە هەڵبژاردنێکی سیاسی بوو بۆ ئەوان کە هیوا و ئاماتەکانی ئامانجەکانی کۆمەلگا پێش هەموو شتێ بخەن و قبولیکەن کە هەر چۆنێکە ژیان و گوزەرانی خۆیان و بەڕاستیش ئەمەش لێرەوە وەکو فاکتێک بیڵێم کە شاپور و قابیل زۆر تەماحیان نەخستە پێشیان هەر لە بەرەوەی دوو کادری بەرجەستەی جەماوەری بوون هەر لە ڕووی خێزانیەوە کە ئێمە لە عشرەتێکی تاڵەبانی هاتوینەتە دەر زۆر ئەخرایە سەرمان کە ئێمە بتوانین هەموو کارەکانمان بۆ یەکێتی بکەین یا تەنانەت بۆ ئیسلامیەکان بیکەین هەر بێ ئەوەی هیچ عنوانێکی خۆمان بگۆڕیناکە هیچ عنوانێکی خۆیان بگۆڕن ئەم هاوڕێیانە بەس کارەکان وەکو هەر چۆن ئەم حزابانی خۆیان ئەم حزابی خۆمان کە لە کوردستانن هێز و توانای خەڵک ئەفرۆشن بە مەساڵحی خۆیان بەژەوەندی خۆیان ئەبن ئەمەش زۆر ئاسان بوو بۆ ئێمە بەڵام بۆ جوابی دقیقی پرسیارەکەت وایە ئێمە بە اختیاری خۆم وەزعی ئابووریمان ئێجگار لە خوارەوە بوو ڕۆژی تیرۆرەکە تۆ لەکوێ بوویت هەواڵەکەت پێگەیشت من هەواڵەکە من خۆم لێ بووم هەروەکو باسم کرد ئێمە فتوای تیرۆرکردنی کۆمۆنیستەکان درابوو و ئێمە ڕۆژی حەڤەی مانگ ژنان ڕۆشتین داوامان پێشکەش کرد بە مەحکەمە و ئەم لایەن ئێمە پرخراوی ئافرەتان من وەکو میوانێکیش هاتبووم بۆ هەولێر خۆم لە سلێمانی شوێنی ژیانم بەڵام کە هاتین کارەکان زۆر منیش چوونە ناو کانەوە بۆ یارمەتی و هەڵگرتنی بارێکی کە بارێک ئەتوانم لەگەڵ ڕەفیقەکان لەوێ وڵان دیسانەوە لەوێ بوو و تەسویر کراین و لە تەلەڤیزۆنەوە بڵاو کرایەوە و لە شەوی حەڤە لەسەر هەژدا ئەم چوونی ژیانە بۆ مەحکەمەی هەولێر لە کۆنتراستێکا لە تەلەڤیزۆن نیشاندرا لە بەرامبەر فتواکانی مەلابەشیر و هاواری ئیسلامیەکان بۆ کوشتنی ئێمە یعنی دووپارتکردنەوەی کوشتنی ئێمە و تەحریزکردنی خەڵک ئێجگار بەرجەستە بوو ئێمە هەموو دانیشتی بووین و ترسێکمان هەموو هەبوو کە ئەمە بەعسان لەسەرمان ناڕوا ئیسلامیەکان پلانمان بۆ دائن
ئێمە چی پێ بۆی یان خۆمان پارێزین قسەکان لەسەرەوە بڕایەوە کابێ شاپ خۆمان چاک ئەمانزانی هەدەف ینی هەموو ڕێگەی شاپ بە تایبەت شاپور وەکو ڕەهبەرێکی قسەکەرێکی ئەمانزان ڕارەکەەوە شاپور نێت لەگەڵمان بۆ هیچ کار و فعالەتێک یانیش ڕێکخراپمان داخین بە خاطریەوەی کە شوێنێک نەبێ یانەوە تیرۆرێک ئەنجام بدرێت ئەو ڕۆژێکەکە لەوێ ڕاستی پلانەکەمان ئەگەر نەگۆڕایە هەر ئەو کە نەچینە بنکە و کارەکانی خۆمان ئەنجام دەین من لەگەڵ ژنانە بۆ محکەمە بۆ کاروباری محکەمەکە و کاروباریش سازدانی بۆ سەرستانی مەراسی مەزوعەیە ڕەفیقی تر بیکە بەهەرحاڵ شەو ئەم قسانە کرا و بۆ بەیانی یەکێک لەو هاوڕێیانە هات پێش سعات 8 بەیانی بوو هات باس تراستی کرد کە لە تەلەڤیزۆن و ئەو شێوە تەحریزکردنی بۆ کوشتنی ژنانی کۆمۆنیست و کۆمۆنیستەکان باس کردەوە لەوەیە پلانەکە تۆزێک گۆڕا و هەڵەشێنرایەوە بوو بەوەی کە نا ئێمە زوو ئەڕۆین بۆ بنکەوە بنکاتەوە خااتریەوەی ئەگەر هەر ڕەفیقێکیش ترسی هەیە بە هەمۆشگاری لەگەڵ قسەکردن لەگەڵ شاپورە تا جەوێک بگۆڕن لەوەی کە ئەم ترسە نەبێت بەرجەستە نەبێتەوە لە ئێمە وەکو ڕەفیقەکان بڕۆین کارەکانمان هەرچۆنێک بێ بکەین ئیترە بوو کە لەوێ هەر اختلافمان دەربڕی لە ڕاستیە کە نابێت شاپور تۆبێت شاپور وتی من نیەم بە شێوەیەک ئاشکرا نایی من ئاشکرا نابم لەوێ و ناشێمە دەرەوە و بەدڵنیایی و ئەمە بەڵام ئەوەی کە ئێمە لە نۆڤۆرمانە نەبوو کە ئەوان پلانەکەیان زۆر پێشووتردا بوو پلانەکەیان دانابوو زانی بیشیان و ئەمە تەخمینی خۆ مراقبەیان لەسەرمان هەبوو کە زانیان لە شاپوری داوێ بۆیە سعات 8 ئێمە دەرچوینە ماڵەوە پێکەوە من نوێی ڕێگەدا بەزیم لەگەڵ سروەیە وین سروە هاوسەری قابیل ئیبرام من و قابیل لەگەڵ شاپور لەگەڵ دلێرە ئەگەر هەڵە نەبوون فەریقیش بوو ئەوان چوون بەرەو بنکە و منیش لە ڕێگەت هاوەزیم هەندێک کاروبار هەبوو بە یەک چارەکە سعات هەر لە باری ئەبنیەوە حسابی ئەوەمان کردبوو هیچ حرەکەتیان نەکەین بە پێ بە تەکسی گەڕینەوە من بە تەکسی گەڕامەوە لە چارەکە تێکا گەڕامەوە بۆ پێشی بنکە سێرم کرد بۆ دیرەکە کراوە ئەگەریش تەفاسیلی ئەو سات و کاتە لە ڕاستیە من ناتوانم هەموو شتەکان ببینم لە بەروەی ئەوەی خۆم لێ بووم کە بەراوربووم هاتن پۆلیس لەگەڵ سروەیە بوو ئەگەر هەڵە نەبم خەریقی شەر لەگەڵ ئێمە بوو لای سروە بوو پۆلیس هات بەرەڕووی ئێمە و من هاوارم کردتم چی بۆ وتیان دوو کەسی تیرۆر کراوە سعدەدین بەرە ڕوون هاتوتی چی بۆ ساوتی قابل و شاپورن وتم من دڵم پڕ بوو لە ئومێد کە شاید برینار ببێتن وتم سعدەدین چی بۆ وتی هیچیان نەماون بۆ ڕەبووم لە سعدەدین یانی چی وتی هیچیان نەماون هەردووچیان گیانیان لە دەزاوە لەو پێشمەکێشی قسەکردنیان پۆلیس هات من بۆ فەریقی گرت و کردی نێژوورێکەوە ئیتر من ئەوانی کە ڕەفیقیان لە دوای ئەوە نازانم بەڵام کە ئێمە کراینە ژوورێکەوە بە بیانووی تحقیقکردن لەگەڵ ئێمە و کات ئێمە ئێمە ئەترازی زۆرمان دەربڕی و وتم هیچ نەبێ کە سوکاری خۆ من ئەبێ بۆ وەلایەن بۆ خەستەخانە کە ڕۆشتم وافعلا هاتیش نەبێەوە بەڵام جوەکە جێکی زۆر ناتەبیعی بوو من هەر لەو کاتەشە هەر هاوارمە کرد ڕوخی ئیسلامیەکان ئیسلام هەرچی هاو بەدەمە ئەمود هاوارمە کرد سروەش لەگەڵمان سارێک هات خۆی ینی خۆبەخشی ئەنا ناشزانم ینی کەسە کێ بوو هاو سەری خست و بردنیە پێش خستخانە دابەزیم و برد تاوەکو شوێنێکە نەخۆشی تیا نەکرێت لەوێ قابلم بینی ئەو بەرحاڵ
بەم لایە سێرم کرد شاپور لە ژیانایە ئیتر شتم وت بە سرۆتم سترەوە شاپور لە ژیانایە بە حەقی قابیل وەرەگیرێت حەق نەبێت ئێستا بە فوس خەینەس لە شاپور من و فەریق خوێنەکەمان بۆ شاپور ئەبوو چین خوێنماننا و گەڕاینەوە بینیم شاپور لە بنی باڵێوە ینی ئالێرێەوە ئاستا و شینە بووە ئیتر من بەو توانای خۆم کە هەموو شارم بۆ هێنان ئەمە چییە ئەوە چییە زۆری نەبرد لە ناو خەمی شاپور لە بۆ ڕەفیقەکانی کومری کوا قابیل کومری خوا قابیل کومری کوا ڕەفیقەکان چۆنن ئەوان نەبێ هەموو سەلام قابلیش لای سروەیە ئێستا بەس من لای تۆم بۆی ئاگاداری تۆ بووم و توش برینارێکت زۆر کەمە بەرەوچی ئەو واقعان ئومێدی خۆم بوو کەوا بێت لەبەرەوەی یەک گولەیەک بەسەر ئەم شانەیەوەی بوو نەمە بینی ئاسەواری ئەو گولەیە چەندێ زۆرە لە پشتەوە و لە ناوسکیەوە کە وە تێپەڕیوە و لە پشتیەوە دەرچوو بوو بەرحەڵ ئیتر لە دەقەکانی ئەشیشە شاپور چاوی خاو بۆ گیانی دەزا و هەرمانە بێ بڕابەت توبی عەدلی لەوێتە ئینکرێت بۆ ئجراعاتی قانونیە کە ئەبێ ئیسبات کرێت ئەم بەشەرانە گیانیان لە دەستدراوە پێشەوەی تەسلیم بە کەسوکاری بکرێتەوە بۆ خاک سپاردنیان بەرحەڵ ئیتر ئەمە کورتێکی بووە گەر هەر زۆر باشە دەست خۆش بێت عمری خان دەست خۆش بێت دێمە بۆلات هاوڕێ مەحسین گوێت لێمە هاوڕێ مەحسین گوێت لێمە هاوڕێ عەلی بەڵێەوە مایکەکەم هێت کردبوو لەبەری دەنگ نایەتەوە بەڵێ گوێم لێتە هاوڕێ مەحسین ئێوە لەو کاتا گومانتان هەبوو و ئێستا چی تازەتان گومانتان لەسەر چەند لایەنێکە بوو ئێستا چی تازە هەیە لەسەر ئەو دۆسیە چی تازەتان پێ لەسەر ئەو دۆسیە وەکو حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان بەڵێ بەڵێ زۆر سپاس هاوڕێ عەلی تەواو سەرەتا سپاس بۆم دەرفەتەوە و کەم سازدانیم فرسەتە بۆ یادی هاوڕێیان و من هەلێرە لەوەستری ڕێز بۆ هەموو و هاوڕێیانەی کە لە پێناو ئازادی و یەکسانی و عەدالەتی کۆمەڵایەتیە گیانیان بەخت کرد سەری ڕێز دانەوێنم سەبارەت بۆی کە ئێمە گومانمان لە سەرەتاوە لە کێ هەبوو معلومە کە لەسەر ئیسلامیەکان گومانمان هەبووەمان ڕاگەیاند بوو بەڵام تەواو ئەمانە گومانەوە پێویست لە مەجرای تحقیق و ئەوایە دەرەکەوێت کە ئەوانە چۆن و بەرەوکۆڕ بەڵام هەرەو کاتەش ئێمە لە هەڵسوکەوتەکانی پارتی بەڕاستی گومانمان هەبوو کە پارتی لە پشتی ئەم جەریمەیەوە بێت تەواو من لە فرسەتی کە پێم وایە لەگەڵ بەڕێستا بوو هەنێک گۆشەم باس کرد کە کاتێک کە ئەو جەریمەیە ڕوئەیە مەسەلەن تەوان پێش لەوە مەلا بەشیر فتوایە وەکو هاوڕێ کومریش باسی کرد فتوای کوشتنی کۆمونیستەکانی هەبوو و فەزایەکی دروست کردبوو بۆ فەزایەکی ئیجتیماعی فەزایەکی سیاسی بۆ تیرۆرەکەی دروست کردبوو تەلەڤیزیۆنی گوڵان ئەو کاتە کە هەبوو لە ڕێگەی با بڵێن مجەلەیەکیان هەبوو گوڵان فەزایەکیان دروست بوو کە بەحسا و قەراب و دیبەیتی بە ڕەنگە هاوڕێیانی ژنان توان باشتر لە منەوەیان بیر بێ ئەمە تقریبا هەمووی یەک پاکێج هەستەکەم حاضر کرابوو تەرتیب کرابوو کە هەم تەلەڤیزیۆنی گوڵان هەم با بڵێن گۆڤاری گوڵان و هەم ئەم فتوای مەلا بەشیر ئەمانە هەمووی دەستیاخسۆ دەستیە کە ئەم جەریمەیە ڕووبات بەڵام ئەوەی کە ڕاستیەکەی گومانەکەی بە قووەتر کرد هەرەو کاتە دوای جەریمەکە شێوازی معاملەی پارتی بۆ لەگەڵ جەریمەکەیە مەسەن ئێستا هاوڕێ کومری هەنێشتی باس کرد هاوڕێ دێ لەو جاری ترە گەر بێتەوە بیرە هەنێشتی باس پێبڕن ئێوە بۆ گومانتان لە ئیسلامەکان و مەلا بەشیر زۆر ناو ئەمانە دێتە پێشەوە بۆچی گومانتان لەوان هەبوو لەو کاتەیە ئەزانی چۆنە لەبەرەوەی کە ئێمە کێشمەکێشێک هەبوو لەگەڵ ئیسلامیەکان لەسەر قەزەی مەسایلەکانی ژنان و لە ڕۆژی هەشتی سێی هەمان ساڵ یعنی تقریبا چەند نزیکی باڵێن چل ڕۆژێک پێشلەوە لە هۆڵی میدیا کێشمەکێشێک لە بینی ئێمە و لە بینی سەمیەکانە بوو
کە لێ مەراسیمێکە بێت تەقاکەن ئیسلامیەکان هاوڕێ شاپڕ خۆی لەوێ بێت و هاوڕێیان هاوڕێ گۆنا و هاوڕێ قوبری دەوانە باشتر ئاگادار نەکرێت و دەکارەوە لەوان پرسیار کرێ بەڵام یعنی ئەو کاتە لە بینی کۆمۆنیستەکان و لە بینی ڕەوتی یەکسانی خوازی و بزنەوەی یەکسانی خوازی ژنان و ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتان کە لە حیزبۆ نزیک بوو کە دیفاعی لە مەسایلەکانی ژنانە کرد ئیسلامیەکان بەمە قەڵز بوون ناڕەحەت بوون و نەگەر لەوێ لە سلێمانی تەبلیغات دەکرا مەلا عوێزێکە بوو لە مزگەوتەکەی زەرگەتەوە بەردەوام خەریکی جنێوان بە کۆمۆنیستەکان لە هەموو محاولەی هەتا تەقاندەوەی بنکەی ڕێکخراوی سەربەخۆیان کرد لە سلێمانی یعنی ئیسلامیەکان دیار بوو ئەوان خەتی جەبهەی ئەمامی بوون لە بەرامبەر کۆمۆنیستەکان ئەو کاتە بەڵام ئەوەی کە پارتی وتمان لە پشتی ئەوە بوو مامەڵەی پارتی چەند ڕۆژ دوای ئەوە فازڵ میرانی لە کۆبوونەوەیەکە مەلابەشیر بانکە و تەقدیری مەلابەشیرەکە لە کاتێکە ئەو لانیکەم ئیدعایەکی لەسەر کەم فتوایە و لانیکەم بێت بانکرێ بۆ تاقیق با بچێت تەبلیغ زمەی خۆی بکە و بێجگەلەوەی مامەڵەی ئاسایش و پۆلیس لەگەڵ هاوڕێیانی ئێمەیە کاتێک کە جەریمەکە بەرامبەر ئەوان کراوە سجنکردنیان هێشتنەوان بۆ فتێکی زۆر مثلا هاوڕێدرێ لەو مقابلەی تەلەڤیزیۆن کە پێمان لە کەناڵی ئازادیەوە و جەنابە کردێ بۆ چەند سەعات دەوانیان کرد وەکو سجن معاملەیان کردون بەحساب ئێمە ئەمنێتی شار تێگەین لە جیاتوی کە مەسەن تۆ کەسکاری قوربانەکەی تەتیرۆکە لە تۆ کراوە لەگەڵ تۆ هاوکاری بکات ئەمەیان کرد دواتریش ئەوان جەریدەی یەکسانیان داخست بنکەی بێکارانیان داگیر کرد و هەتا ڕاهەنگیان فازڵ میرانی لەو ناڵێ ئەوە هەفتەی پێشوو ڕووداوێک ڕوویە ئەو حیزب دوو کەسیان لێ کوژا ئێمە لەبەرەوەیانە مۆڵەتیان نەبوو داماخستن و ئێمە من بیری مێت خۆم ئەو کاتێکی کێشێکمان کرد تاوەی کە لە هەولێر ئێمە بنکە بکەینەوە ماڵی هاوڕێ قابیل نزیکی 15-20 ڕۆژ دوای ئەو جەریمەی ڕوویا ئێمە چوین لەوێ دامەزراین دانیشتین و ڕەنگە هاوڕێ قوبری بیری بێ هاوڕێی تر بیریان بێ کە بۆی بیسەپێن بەسەر پارتیا سەرنجام ئەوە بوو کە پارتی لەژێر زەختێکی اجتماعی و زەختێکی سیاسی کە هەبوو بەنامێکیان لەگەڵ ئێمە دەرکرد کە گویا تاوانبارە دۆزنەوە بەڵام معاملەکان گوتم ئەم جۆرە هەوسوکەوتیان لەگەڵ کەیسەکان لەگەڵ مەسەرەکە داخسی باڕێ ملکەکانی ئێمە داخسی ببوورە پارتی گوتی ئێمە تاوانبارە دۆزینەوە ئێوە سکاڵاتان لەسەر چیە کردبوو ئێوە گومانتان لە چیە بوو دوێنە کەسانی ناسرااو بوون ئەگەر فتوا بێت فتوا مەلایەکەیدا ناسراوە ئەگەر فتوا بێت ئەگەر مەسەلایەوە بێت بەڵێ ئەزای چۆن ئێمە وەکو داوامان هەبوو بەڵام خۆ داواکەمان لێوە نەگیر هەتا داواکە لە هاوڕێ قوبریەوان وەرنەگیراوکە هاوسەری شاپور و برای قابیل وەزای چۆنە بەڵای من پارتی دەرگای داخست بە هەموو شێوەیەک وهات ئەم کەیسە دیزە بە دەرخۆنەکەەوە بوو دواتر لە تەلەڤیزیۆنەوە ڕایگەیان کە چەند کەسێکیان گرتووە ینی تاوانبارن بەم مۆزوع باوت بە تیرۆرەکە تەمان من لێرایە مەسەرەوەی کە ئینجاشتی تازە چییە باسی ئەو کە ئێمە گومانەکانمان چی بوو هەرو کاتەش گومانشمان لەسەر پارتیە بوو بەڵام دواتر ئێمە معلوماتمان پێگەیشت کە ئەو کەسانی گیراون گوایە ئەو جەریمەیان کردووە ئەو کەسان لەسەر شتی تر گیراون و هیچ ڕەبتێکیان بەم قەزیەوە نەبووە و لەسەر کەیسی هاوڕێیان تیرۆری هاوڕێیانی مە نەگیراوە یعنی ئێمە معلوماتمان پێگەیشتووە لە ڕێگەی تایبەتیەوە کە ئەو دوو کەسای کە تاوانبار کران بۆی ئەو جەریمەیان کردووە هەتا چەند ڕۆژ پێش لە جەریمەکە گیراون ئەمان ئێمە پێمان گەیشتووە حتمما تحقیقی زیاترەکەین بەڵام ئەوەی تا ئێستا بە ئێمە گەیشتووە بەم جۆرەیە کە ئەوان پێشتر گیراون و چۆن وەکو کەیسەکەی سەردەشت ئەو کەسەی تاوانبار کرا پێشتر لە سجنا بوو بەس لە کاتی کردەکەیە خۆ ئەوانەی لە ژوورۆ بوونە ئەوان تاوانبارەکەیان بینیوە تاوانبارەکانیان بینیوە وەکو لە بەردامەکەی پێشیە باشکرا بڵێ هاوڕێ عەلی ئەزان چۆن ڕووداوە 1990 ڕوویاوە بە پێ ئەو زانانی بێمە گەیشتووە ئەوانە پێش لە 1970 گیراون لەسەر قەزیەی تر و ئەگەر ئەمە جوانە بێ بەڵام دادگا لەسەر ئەمە حکمی نەیاون دادگا ئەگەر بڕۆن تحقیقن لە دادگای هەولێر دادگای بەرایی هەولێر لەسەر شتی تر حکم دراون نازانم چەند ساڵەکە تقریبا پاربەربوون ئەو کەسانە پاربەربوون یعنی لەسەر کەیسی ترۆری هاوڕێیان ئێمە هیچ کەسێک دادگایی نەکراوە و هیچ کەسێک سجن نەکراوە هیچ کەسێک حکمی لێ نەدراوە نە کەیسەکان نە دادگاکان لە ئێمە وەرگرت نە کەسوکاری ئەو دوو هاوڕێیان وەرگرت کاتی خۆی ئەتوان لە قوبری پرسیارکەن کاتی خۆی مەم حواڵەمان کرد کەسی یەکەمی ئەوان تەبەن کە قومریە مەسەن شکات بکات لیان وەرنەگرت حیزب بەناوی کە دوای ئیجازەی لیان وەرنەگرت دەمە خێران شاد بەرحاڵ ئێمە محاولاتمان کرد بەڵام بەڕاستی ینی فەزەکە بە جۆرێ بوو کە هیچ ینی گومان لێ پارتی خۆیەتی مەسەن لەکوێ شکات ئێمە حەزەکەم هێشتا بەڵام هاوڕێ عەلی ئێمە لەسەر کەسی 14 حەوت
شکاتمان کردووە هەموو ئەدیلەکانمان پێشکەش کردووە مجریمەکانیش معلومن دادگاش بانگی کردوون بەڵام هەر ئەو دادگای کە بانگی کردوون دوێتی بابەجی ئەتوانێ مەش پێچنەوە یعنی ئەمە هەتا مەسەڵەن ئەمە کە بەمەرجێمە لە سێمانی ئەدیلەکان هەمووی پێشکەش کردووە لەژێر کۆنترۆلی دەسەڵاتی پارتیا بەڕاستی ئەمە زۆر سەختە لە کاتێکا خۆی بەشدار جەریمەکە و خۆش نازان کەسی سەردەشی بەو جۆرە لێ کرد هەموو ئەزان کە چۆن تادیری کەسوکارەکەی کرا چۆن مەسەن پیلانیان بۆ دانا چۆن کردیان بە تیرۆریزم وای ئەنساری ئیسلام پێشەوە بەڵێ دەستخۆش هاوڕێجان گۆناخان تۆ بابەتێکت نووسیب و پێشتر باس لەو مێژۆ دەکەیت باس لە منازەرەیەکی تەلەڤیزیۆنی دەکەیت کە دەستگای گوڵان ڕێکخستەوە لە هەمان هەفتەیە ئەو تیرۆرکردنەدا ئەمە چۆنی بووە گەر بۆمان باسکەیتەوە بەڵێ سەرەتا سلااو بۆ تۆ هاوڕێ عەلی سلااو بۆ هەموو میوانە ئازیزەکان سلااو بۆ قومریگیان و بۆ هەموو بینەرانی کەناڵی هیوا لە ڕاستیە کاتێک کە دانیشت بووم گوێم لە قومری ئەگرت باسی ئەو ڕۆژانەیە کرد یا باسی ڕۆژانی پێشوو یان هاوڕێ موحسین کە قسەیە کرد ئینسانەوەی بۆ دەرەکەوێت کە ئەم تاوانە گەورەیە ئەم تیرۆرە گەورەیە شاهیدێکی زۆری هەیە خەڵکێکی زۆر بەشێک بوون لەو مێژوە لە چەند ڕۆژی پێشوو لە چەند هەفتەی پێشوو تەنانەت لەو ماوەیە لە نێوان 8 مارس هەتا کاتی ڕوودانی ئەم تیرۆرە و ئینسان ئەتوانێت لە گۆشەی جۆرا و جۆرەوە سەیری تەواوی ئەو پێشهاتانە بکە هەتا گەیشت بەم ڕۆژەی کە ئەمە ڕوویە و کاتێک کە سەیری ئەوە ئەەکەی هەر وەک هاوڕێ موحسین وتی ئەم کەیسە کەیسێکی ئەوەندە گشتیە ئەوەندە تیرۆرێکی گەورە و ئاشکرا و بەرفراوانی سیاسیە لەو کۆمەلگایە زۆر بە ئاسانی خەڵک بە گشتی ئەتوانێ بڵێ نەکشکم هەیە بەڵکو ئەتوانێ بڵێ کێ ئەم تیرۆرەی بە ئەنجام گەیە و کێ بەرژەوەندی لێ وەرگرت لە بەرژەوەندی کێ بوو و کێ لە پشت بوو بەڵام با منیش وەکو هەر کەسێکی تر باسی ئەوە بکەم کە من چیم بینی لەو هەفتەیە یاخود دە ڕۆژەی لە 8 مارسەوە هەتا ئەو کاتە قومری باسی بەشێک لەو کێشمەکێشەی کرد لە ڕاستیە ئەو کێشمەکێشە لە نێوان ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتان و مەلا بەشیرە سەرەتاکەی ڕاستە ئەگەڕێتەوە بۆ ئەو 8 مارسە کەتیایە تەقەکرا و لە هەولێر با بڵین هاوڕێیان شاپور و ئەوانیش لەوێ بوون لە نێو ئەو مەراسیمە ساڵی 96 عەفوەن 8 مارسی 98 تەقەکرایەوە جارێتر لە ساڵی 98دا 8 مارسی ئەو ساڵە ساڵێکی زۆر بەهێز لە 96 تەقەکرا جارێ لە هۆڵی میدیا بەڵێ من ئەوە پێم وابێ هاوڕێیان باسی ئەوەیان کرد بەس من باسی ئەوە ئەەکەم کە لە 8 مارسی ئەو ساڵەیە کێشمەکێشی نێوان مەلا بەشیر کە لە بەرامبەر کۆمۆنیستەکان و بەتایبەت لە بەرامبەر قەزیەی ئازادی و مافەکانی جنان کە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لەسەری ئەڕۆی و ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتان لەسەری ئەڕۆی لەو 8 مارسەوە بەرەو دواوە ئەم فتوایە زۆر درێژەی کێشا و ئەم کێشمەکێشە درێژەی کێشا من لە بیرما عەدەدێکی ئەفوان گۆناخان ئەو فتوایدا یان ئەو وەڵامیەدایەوە فتوا جایە وەڵامدانەوە جایە ینی وەڵامدانەوە لە پێشە هەموو کەسێکە ئەگەر فتوادانی شتێکی ترە بەڵێ فتوات تاوانە بەڵام وەڵامدانەوە هاوڕێ عەلی ئێمە ئەبێ لە بیرمان بێ لەو کاتانەیە ئەمەی کە ئێستا PLN دکتۆر بەشیر ئەو کاتە مەلا بەشیر بوو کەسێک بوو خیتابەکانی گوتارەکانی هەفتانەی لە نێو بازارە ئەفرۆشران بە شریتی کاسێت و خەڵک لە دەوری کۆ ئەبووە و خەڵک گوێی لێ ئەگەر وەکو چۆن ئێستا بانخوازەکان بەشێکیان وان و ئەویش ئەم دەورەی هەبوو ئیتر من نازانم ناوی فتوای لێ نابوو یاخود گوتاری هەینی خۆی بوو کە بەردەوام بە دژی کارەکانی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراق و ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتان ئەم پیاوە بەردەوام هەرای ئەنایەوە لەسەر ئەمە بەردەوام خەڵکی هانەدا و ئەو ماوەیە لە دوای ئەو 8 مارسە زۆر زیاتر ئەمەی کرد و من لە بیرما گۆڤاری گوڵان دەرچوو کە چاوپێکەوتنی کردبوو لەگەڵ ئەندامانی ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتانە و لەگەڵ مەلا بەشیرە و ئەو چاوپێکەوتنانە هەیە بە فراوانی بڵاو بۆتەوە و تەنانەت قسەیەکەیە کە ئەڵێ ئەو گۆڤاری گوڵان ئەسەن عەدەدی زۆر زوو نەما لە ناو هەولێرە زۆر زوو ساغ بۆ زۆر زوو فرۆشرا ئەمە بەشێکی
ئەم کێشمەکێشە لە جێگەیەکە گەیشت بەوەی کە من لێرەوە ئەڵێم یعنی ئینسان ئەوەندە وازحە کێ لە پشتی ئەم شتانەوە بوو یاخود شوێنێکی وەک دەستگای گوڵان ئەتوانێت چ دەورێکی هەبوو بێ. دەستگای گوڵان منازەڕەی تەلەڤیزیۆنی دانا لە نێوان کێ لە نێوان داوای کردوتی با مەلابەشیریەت لە ڕێکخراوی سربەخۆ ئێوە لە نێو کۆمۆنیستەکە خەڵک بنێرە کە بێتە ئەم منازەرە تەلەڤیزیۆنیەوە. ئەمەی کە من شاهیدیم ئەم بەشەیەتی تر هەڵبەتی تر زۆر زۆرە کە من ئاگام لێ نییە، بەڵام ئەم بەشە بوو کە منازەرەی تەلەڤیزیۆنی دانرا تەواو لە بیرمان لە تەلەڤیزیۆنی گوڵان بۆ ڕۆژی 12/4 کاتژمێر 2 دوای نیوەڕۆ. بەڵێ بۆ چێ و چێدانرا منازەرەکە؟ جابا ئەوە باسکەم دەستگای گوڵان یاخود تەلەڤیزیۆنی گوڵان وتی ئێمە ئەم بەرنامەی هەفتانەیە مەلابەشیر دێت بەس حتا شکیان هەبوو لەوەی کە ئایا هەرخۆی دێت یا کەسی تر دێت. ئێمەش بۆ ئەحتیات با بڵێن من دانرام کە بەرامبەر بە مەلابەشیر قسە بکەم لەو هینەیە لەو منازەرە تەلەڤیزیۆنیە هەرچەنە با بڵێن لەگەڵ منە بۆ نمونە لە بیرمە هاوڕێم هیوا ئەحمەد دانرا، ڕێگا ڕەئوف دانرا و نازەنین لە هەولێر. ئەم چوار کەسەمان پێمان وترا بوو ئەگەر مەلابەشیر هەر خۆی بێت بۆ نمونە منەچم، ئەگەر 2 کەس بێ هیوا ئەحمەد لەگەڵ مەچێ، ئەگەر 3 کەس بێ ڕێگا ڕەئوف لەگەڵ. ئاوا پلانمان دانابوو ئێمە بۆ ئەم منازەرەیە. و لە بیرمە ئێمە چەند ڕۆژ پێش 12 مانگ هاتین لە هەولێر بووین لە ماڵی هاوڕێ نازەنین و ئەوان بووین چەند ڕۆژێک وەخۆ ئامادەییمانە کرد، خۆمان ئامادە کرد چەند جارێک چوین بۆ با بڵێن ئەم بارگای ڕێکخراوی سربەخۆی ئافرەتان کە هەمان جێگا بوو هەمان بارەگا بوو کە هاوڕێیانمان تیرۆرکران لێ و لەوێ خۆمان ئامادە ئەکرد ئەو چەند ڕۆژە. ئەو ڕۆژەی 12/4 ئێمە تەنانەت چوینە ناو سیارەکەوە لە بیرمە کە بڕۆین بۆ تەلەڤیزیۆنی گوڵان بۆ منازەرەکە. ئالەویا گوڵان تەلەفۆنی کرد، بە تەلەفۆنی هاوڕێیانی ئاگدار کردەوە کە ئەوە دلیلەکەیان ئەوە بوو کە لەبەر ئەوەی خەڵک نەیتوانیوە بەشداری بەرنامەکە بکە بۆیە ئێمە ئەیخینە هەفتەی داهاتوو کە 19/4 هاوڕێیان وتی بەرنامەکە تکاتان لێکەین ئاجزمە بن ناڕەحەتمە بن زۆرمان پێخۆش بەس لەبەر ئەوەی ئەم کێشەیەمان هەیە ئەیخینە 19. یعنی ئێمە ئەو ڕۆژێ 3-4 کەس لە سلێمانی و 3-4 ڕۆژ بچوو بووینە هەولێر چونکە هەندێکمان لە سلێمانیە ژیاین لە ماڵی هاوڕێ نازەنین و ئەوان بووین لەوێ بەنیازی ئەمە بووین چونکە ئەمە شەڕێک بوو ئیتر شەڕێک بوو لە پاڵ ئەو یادگاریانەی کە هاوڕێ قومری باسیێکا کە ڕۆژی حەڤەی مانگ ئەمان چوون لە دادگا شکایەتیان کردووە و ئەمانەی ترکە ئەم ماجەرایانەی تر لە هەمان کاتا لە لایەکی ترەوە ئەمەی کە ڕووی ئەیە خۆ ئامادەکردن بوو بۆ ئەم منازەرە تەلەڤیزیۆنیە کە لە 12/4 ببێ لە 12/4 نیو سعات پێش بەرنامەکە وتیان نەخێر ئەمڕۆ نابێ ئەیخینە هەفتەی داهاتوو داوای لێبوردنەکەین. ئێمە چاوەڕێ بووین من خۆم لە سلێمانی لە بیرمە لەگەڵ هاوڕێ هیوا ئەحمەد و ڕێگا ڕەئوف و ئەوان جاجار کە ئەو هەفتەیە چاوەڕێ ئەوە بووین جوابمان بۆ بێتەوە ئیتر چوینەوە سلێمانی ئێمە چاوەڕێمان بووین جوابمان بۆ بێتەوە کە ئایا منازەرەکە بۆ 19/4 ئەکرێ یا ناکرێ. ڕۆژی پێش ئەوە ڕۆژی 18 مانگە کە هاوڕێیانی ئێمە تیرۆرکرانتیایە. یعنی من ناتوانم و شەخصێک ناتوانم بڵێم بۆ نمونە ئەمە تەنها شکە پارتی یا دەستگای گوڵان هیچ شتێکیان نەبووە لەسەر ئەمە ڕاستە هەموو شتێ بێ بە دادگا و بە بەڵگەوە بسەلمێنرێن ئەمانە بەڵام هەندێک شتەیە وەکو کەیسی سەردەشت عوسمان وەکو کەیسی کاوە گەرمیانی وەکو بەعزێ کەیس ئەمانە پێت ئەڵێ کە ئەم دەسەڵاتە لە هەولێر لەگەڵ ئیسلامیەکان هەمی بەرژەوەندیەکی پێکەوەیی بەرفراوانیان هەبوو لەم سەرکوتەیە لەم تیرۆرەیە کە کردیان. مەسەلەیەکی تریش ئەوەیە بیرمان نەچێ مەلاو با بڵێن پیاوانی ئاینی نەک ئێستا لە سەردەمی پارتیەکێتیا بەڵکو لە سەردەمی حیزبی بەعسیشە بەکارهێنراون بۆ دروستکردنی جەو بۆ دروستکردنی فەزای کۆنەپەرستی و دروستکردنی ڕایەکی گشتی کە تایە لە پاڵیا دەسەڵات تیرۆری کردووە لە پاڵیا دەسەڵات توانیوێتی ناڕازی و با بڵێن نەیارەکانی خۆی سەرکوت بکات و بەرێتە دواوە. هەمیشە پیاوانی ئاینی مەلایانی ئاینی بەم شێوەیە بەکار هاتوون و ئەو کاتە بە بڕوای من مەلابەشیر ئەو کەسە بوویتر ئەو کەسە بوو کە بەم جۆرە بەکار هات و توانی ئەم ڕێگەیە خۆشکە
بۆ تیرۆریزمی پێڵەی ئیسلامی یا دەسەڵات من کێشەم نییە بەڵام دڵنیام کە لە بەرژەوەندی هەردوو لایەنە بووە دێمە وڵات گۆناخان دەستخۆش ئێستا لەگە دوو هاوڕێتر کە لە کۆمەڵی ئاوارەکان و لە خەبار لەگە ئاوارەکاندا هەمیشە لەگەڵ هاوڕێ شاپور و قابل لابوون ئەویش کاک شوان داودی و کاکە عەبدوڵڵا سلێمانە کاک شوان تۆ ئێوە کەی لە کەیەکەوە کاری پێکەوەیتان لەگەڵ شاپور و قابلە دەست پێ کرد و ئەوەی من بزانم هەر لە دوای ئەو ئاوارەیەوە لە هەولێر هەردایم پێکەوە شەشیان لە یەک شوێنەکە لە یەک خانەولانەیە دەشیان فەرموو دڵەکەم ئێوارەتان باش سڵاو بۆ هەموو برادران بەو بۆنەیەوە پێشەکی درود بۆ گیانی پاکی هەردوو هاوڕێ و برا شاپور و قابل کە دیارە برینیان ساڕێژ نابێ بە ئاسانی بەنسبەت منەوە شاپور لە برایەک زیاتر بووە بۆ من چکەم ژیانی من و شاپور ئەگە شاپور تەمەنی 1 ساڵ بوو شەهید کرا نزیکەی 25 ساڵ پێکەوە ژیاوین لەو 31 ساڵە لە ماڵێکا ژیاوین قۆناغەکانی خوێندن قۆناغەکانی سەرەتایی ناوەندی ئامادەیی بەشی ناوخۆیی ئاوارەیی هەمووی لە ژوورێکا بووینە بە حکمیەوەی شاپور لە ساڵی 1968 باوکی لەلایەن پارتیوە بەدیلیە گیرێت کە بە جەلالەکان ناسرا بوون بەدیلیە گیرێ و شەهیدە بێ دایکی شاپور کە کاتە پوری من لە دوای شەهیدبوونی باوکی شاپور ئەگەڕێتەوە بۆ ماڵی باوکی لەگەڵ ئێمەیە لە حوشەیەک و لە ماڵێکە ژیاوین و گەورە بوون و کاری سیاسیمان پێکەوە کردووە لە 83وە نهایەتی 83وە 83 بدایەت نهایەتی 83 بدایەتی 84 دەستمان بە کاری سیاسی کرد لە شانە ڕێخستنەکانی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان لە سنووری خوارووی کەرکووک لە ناوچەی داقوق و دووز و هەفتەغار و لەو ناوشانە چەند شانەیەکی ڕێخستن هەبوو کۆمەڵێ ڕەفیق بووین لەو شانانە کارمانە کرد بەداخەوە بەشێک لە هاوڕێکانمان شەهید بوون بەشێکیان ئەنفال بوون بەشێکیان کۆچیان کردووە چەند کەسێکش ماوین وەکو شایەت حاڵ لە وەزاکانە ئێستا لە حیاتە لە ژیانە ماوین ئەتوانین بەردەوام شایەتی بۆ خەبات و تێکۆشانی ئەو ڕەفیقانەمان بدەین لە یادەکانە بەسەریان بکەینەوە دیارە لە دوای دروستبوونی ئاڵای شۆڕش لە ناوی کێتی نیشتیمانی کوردستانە و تەسلیمبوونەوەی بەشێکیان بە حکوومەت کە ڕێخستنەکانیان ئەناسی جۆرێک لە پەشێوی کەوتە ناو ڕێخستنەکانی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان لە سنوورەکانی ئێمە باشترین حاڵەت لەو کاتەیە کە هەڵمان بژارد دانیشتن بوو نە لەگەڵ ڕێخستنەکانی کۆمەڵەدا بڕین و لەگەڵ ڕێخستنەکانی ئاڵای شۆڕش کارمان نەکرد ماینەوە دەستمان کرداتر خوێندنەوە و خۆدەوڵەمەندکردن و ئاگامان لە یەک بوو وەکو ڕەفیق کارمانە کرد لە قۆناغی دوای ڕاپەڕین و پێش ڕاپەڕینش حەڵقە سەقافیەکانی کۆمەنستی دروست بوو کۆمەڵی حەڵقەی سەقافی هەبوو حزبی کۆمەنستی کرێکاری بوو ئەمە هەستەی کرێکاری بوو سەرنجی کرێکاری بوو کۆمەڵێ لەو حەڵقە سەقافیانە دروست بوو بازنە هەندێک لە ڕەفیقەکان تێکەڵی ئەو بازنانە بوون لە دوای ڕاپەڕینی 91 من شوان و بڵێم شاپور و قابل تێکەڵاو ئەلقانە بوون گیان ئەوان تێکەڵاو بوون هەردوو شەی بەو ئەلقانە یەک خاڵێک ئەمە باسی شاپور قابل زیاتر ئیشکردنی من لەگەڵ قابلە لە 91ەوە دەسی پێی کرد لە پێش ڕاپەڕینەوە دەسی پێی کرد قابل لەبەرەوەی خوێندکار بوو لە زانکۆی مووسڵ دوورتر بوو لە ئێمە پێکەوە بووین و دواتر بە حکمی زانیارەکانی من قابل لە ڕێخستنەکانی حزبی شوعی بوو نەک لە ڕێخستنەکانی کۆمەڵەی ڕەنجدەران ئەو هینانەمانە بوو بەڵام لە دوای ڕاپەڕین ئەو حەڵقانە دروست بوو تێکەڵی هەبوو من خۆمش زۆر جار بەشداری بازنەکان و نیقاشاتەکانمە کرد لەگەڵ برادرانە چی پێش ڕاپەڕین وەچی دوای ڕاپەڕینش
ئەوە بوو کۆمەڵی ڕێکخرا و دروست بوو ئەو ڕێکخراوە سربەخۆیانە کۆمەڵی ئاوارەکان من و شاپۆر و قابل لە هەولێرا دروستمان کرد و هەرسێکمانش قیادەمان کرد ئەوە هەموو خەڵکی هەولێر و کوردستان شایەتیە دەن و ئەیزانن برادران یەکێتی بێکارانیان دروست کرد دواتر ڕێکخراوی سربەخۆی ئافرەتان دروست بوو حیراکێکی زۆر هەبوو ئەو کاتە لە هەولێرا شوێیەکان بوونە دووسێ بەشەوە بەشێکیان پارتیکاریان دامەزران بەشێکیان چونە ناو یەکێتی و بەشێکیان چونە ناو پارتی و حزبی تر ئەمەی ڕەوف ئاکرەیی هەبوو تێکۆشان هەبوو دواتر کە ڕەوف شەهید کرا عینەن لە بادینان ئەوە خۆی شەهیدکردنی ڕەوف لە بادینان زەنگێکی گەورە بوو بۆ هەموو ئەو بزوتناوانەی کە سەر هەڵەدەن لە دروستکردنی حزبی کۆمەنیستە ئێمە زۆربەی شەوان پێکەوە بووینە لە شوقەیەکا بووین دوو شوقەی لە عیمارەیەک بوو لە بەرامبەر تەربیە دوو شوقە نزیکیەک بوون شوقەیەکی ئێمە بووین من و شاپۆر و قابل بووین شوقەیەکش نزیکمان بوو دکتۆرە ناسکە و دکتۆرە نادیە و ئەوان بوون ئەوانش هەر لەو حەڵکانە و لەو حیراکەیە بوون ئێمەش هەر لەو حیراکەیە بووین نقاشێکی زۆرمان هەبوو لەو نقاشانە زۆر جار چونکە من لەگەڵ شاپورە چەند ساڵێکی درێژ ئیشی ڕێخستنمان کردووە لە کۆمەڵە و کاری یەکترمان نەزانی لەوێ خلافمان لەسەر دروست بوو خلافمان لە نێوان دروست بوو بۆ چوونی جیاوازمان هەبوو من پێم وابوو ئەو کاتەش پێم وابوو سیاستکردن بەو شێوەیە نابێ بە شێوەیە ئەبێ خوێندنەوەیەکی واقعیمان بۆ کۆمەلگای کوردی هەبێ کە بەداخەوە کۆمەلگایەکین هەم ینی تابعێکی قەومی زۆر بەسەڵی هەزارە دوو کۆمەلگایەکی موسڵمانە سێ کۆمەلگایەکی هەژارە چوار عەشایەریە پێنج کۆمەلگایەکی ئەتوانم بڵێم نەخوێنەوارە لەناو ئەم کۆمەلگایە بابێنە سەر ئەوە تۆ دقەی شاپۆر و قابل شەهید کران تۆ لەکوێ بوویت من لە سلێمانی بووم من لە سلێمانی بووم من لە سیویەکی ئاب هەولێرم بەجێ هێشت چۆن هەواڵەکەت بیست چۆن هەواڵەکەت بیست چۆن هەواڵەکەم بیست من پێشتر مەترسیم هەبوو لە سەریان لە کاتێک کە کۆنفرانسەکانی حیزبی کۆمەنیست هەبوو لە سلێمانی قابل شەو هات لای من مایەوە پێیشم وە توتم قابل گیان کۆنفرانسەکان تەواوە بێ و گەرێنەوە بەڵام ئەمە زۆر خەتەرە بۆ ژیانی هەردووکتان چونکە هەردووکتان تاڵەبانین سەد بڵێن حزبی کۆمەنیستن ێوە حسابێکی تایبەتتان بۆ کرێ زۆر خەتەرە خوێندنەوەیەکی تەواو نییە کە تۆ لە دهۆت گەڕان تویان گەڕانۆتەوە بۆ هەولێر شاپوریان لە سلێمانیوە گەڕانێتەوە بۆ هەولێر ئەمە حاڵەتێکە دۆخی هەولێر لەو کاتەیە بێ خوێندنەوەیەکی سیاسی بۆ بکەیت هێزێکی وەک یەکێتی نیشتیمانی کوردستانی تیا دەرکراوە بە قووەتی دەبابەکانی بەعست یعنی تۆ چۆن دێی لەم شوێنەیە ئەتەوێ بۆ پەڕی ئازادیوە سیاست بکەیت یعنی ئەمە خوێندنەوەیەکی خوێندنەوەیەکی واقعیانەت بۆ دۆخی ئەو شارە هەبێت یعنی دۆخێکی زۆر قرس بوو کەم کەس ئازادی خواز کەم کەس نیشتیمان پەروەر کەم کەس لەو دۆخەیە خۆی ئەگرت لە هەولێرە نایەتوانی لە هەولێرە بمێنێتەوە لەبەر ئەو دۆخە سیاسیە و کەشە سیاسی کە دروست بوو من کێشەیەکم هەبوو ئەبوایە لەسەر ئەو کێشەیە شێخ عەتام ببینایە شێخ عەتای تاڵەبانی مەوعیدێکم هەبوو لەگەڵ شێخ عەتا و شێخ ئاشتیا لە بارەگای حیزبی شیوعی کوردستان لە سلێمانی دانیشت بووین لەلای ئەوان بە خێراتنیان کردم و دانیشتم و چایەکمان خواردەوە هات نەژوورەوە بروسکەیەکیان هێنا بۆ شێخ ئاشتی سەیری بروسکەکەی کرد و وتی پێ وتم چی وتی شاپۆر و قابل شەهید بوونە لە هەولێر یعنی من خەبەرەکە لەناو مەقڕی حیزبی شیوعیە زانیم کە بروسکەکە بۆ حیزبی شیوعی هات من لەوێ دانیشت بووم لەگەڵ شێخ عەتا و لەگەڵ شێخ ئاشتیە خەبەرەکەمان پێگەیشت خەبەرەکە نەک بۆ ئێمە بۆ هەموو خەڵکی کوردستان خەبەرێکی شۆک بوو عەفوەن گوێتان نەکمە بەڕێزان زیاتر بۆ کەس و کار زیاتر بۆ من وەکو ئەلو گوێتان دەنگمە گۆنا خان گوێرە دەنگمە
دێمە لای کاکە عەبدوڵڵا سلێمان. کاک عەبدوڵڵا سلێمان، تۆ لە کۆمەڵی ئاوارەکان و لە یەکێتی بێکاران بوویوە، هاوڕێ شاپور ئەوەندەی من ئاگادار بم زۆر متمانەی بە تو، بە تەکبیرەکانی تو، بە قسە و باسەکانی تو و بە ڕێنوێنەکانی تو هەبوو و زۆر جاریش تۆ لە دانیشتنەکان و حتا لەسەر ئەو قسەی کاکشوان وتی چوین بۆ لای کۆسر ڕەسوول و دکتۆر ڕۆشنووری شاوەیف باسی ئەم تاڵەبانییان کرد لێوێش، تۆش هەر لەگەڵمان نبوویت. پەیوەندی تۆ و کاک شاپور و کاک قابیل لە کێکەوە پیا بوو، چکە ئەوان بە تایبەتیش هاوڕێ شاپور زۆر متمانەی بە تۆ بووم، ئەوەندەی من ئاگادار بووم لە ناو کۆمەڵی ئاوارەکان زۆر متمانەی وەڕێزی لە بیر و ڕاو بۆ چوونەکانت دەگرت. فەرموو کاک عەبدوڵڵا سلێمان. هاوڕێ عەلی زۆر سوپاس بۆ ئەم بانگهێشتە. بەڵێ بەڵێ گوێت لێم پرسیارەکەت. بەڵێ گوێم لێتە من. بەڵێ پرسیارەکەم گوێ لێ بوو. زۆر باشە. زۆر سوپاس دەکەم بۆ ئەم بانگهێشتە. سڵاو لەم خۆشەویستانە کە لەم بەرنامەیە بەشدارن و سوپاس بۆ کەناڵی هیوا و بۆ بینەران و بیسەرانیشی. سەرەتا لەم یادەدا سەری ڕێز و نەوازش بۆ گیانبەخت کردوان، هاوڕێ شاپور و هاوڕێ قاگێل و هەموو گیانبەخت کردوانی ڕێگای ئازادی و سۆشیالیزم دانوێنم. ناسینی من و هاوڕێ شاپور ڕاستیەکەی زۆر نەبوو، تەنها لە ماوەی 2 ساڵە ئێمە یەکترمان بینی و یەکترمان ناسی و بە تێکڵاو یەکتر بووین، بە تایبەتی لە کار و چالاکی سوڕانی جەماوەریدا. سەرەتای ناسینی من دەگەڕێتەوە بۆ کاتی کە من وەک ئەندامی کۆمیتەی هەولێری ڕێکخراوی ڕەوتی کۆمونیست لە ڕێگەی هاوڕێ ئەکرەم مەحموودەوە پەیوەندیمان هەبوو بە هاوڕێ قابیلەوە، تەواوی کار و چالاشیەکانی هاوڕێیان شاپور و قابیلمان لە ڕێگەی هاوڕێ قابیلەوە دەگەیشت بە کۆمیتەی هەولێر و لە ئێمەش لە کۆمیتەی هەولێرەوە ڕێنوێنی پێویست ئەوەی پێویست پێمان دەدا و ناسین دەگەڕێتەوە دوای ئەوەی کە بەتایبەتی لە ساڵی 92 بۆ 94 چونکە من لە ساڵی 94ەوە هەولێرم جێهێشت لە سەرەتای ساڵی 94ەوە، بەڵام ئەو 2 ساڵی کە لێ بووین 2 ساڵێک پڕ لە ناسین و مێژوویەکە کە نەکرد پەشیمانیم لێی بەڵکو شانازیشی پێوە دەکەم. هاوڕێک لە کۆمەڵی ئاوارەکاندا دیارە لە سەرەتای دروستبوونی کۆمەڵی ئاوارەکان من وەکو ئەندام لەگەڵ یانە نەبووم، بەڵام دواتر کە کۆمەڵی ئاوارەکان لە هەولێر بنکەی کردو و دامزرا ئێتر من وەکو یەکێک لە هەڵسوڕاوانی کۆمەڵی ئاوارەکان بەشدار بووم لەگەڵ یاندا، بەڵام بەشداریەکانی من زیاتر لە یەشێتی بێکاران لە کوردستاندا بوو وەکو لەو کۆمەڵی ئاوارەکان. لە کۆمەڵی ئاوارەکاندا هەم لە لیژنەی ئیعلام بووم، هەم لە لیژنەی ڕابەرایەتی کۆمەڵی ئاوارەکان بووم و لە ئەندامانی دەستەی نووسەرانی زنجی ئاوارە بووم کە کۆمەڵی ئاوارەکان چەژمارەیشان لێ دەرکرد. تەنانەت من وەکو ئەندامی احتیاتیش بە هاوڕێ شاپورم و هاوڕێ شاپور و قابیل لە کاتی دەرکردنی ڕۆژنامەکەی لە هەر جێگایەکە پێویستیان بە هەر زانیاری و نووسین و وتارێک بێت ئەوە من ئامادەم و بە هەموو شوێک لەگەڵ هاوڕێ متمان پەیوەندیەکانی ئێمە پەیوەندی متمانەیی بوو، پەیوەندیەک بوو لە هەلومەرجێکی سیاسی کۆمەڵایەتی دوای سەرکوتی شوراکان و سەر هەڵدانەوەی ڕێکخراوە جەماوەریەکانەوە بوو. ئەوەی من کە سەرنجماندا لە هاوڕێ قابیل و لە هاوڕێ شاپوریش کەسانێکی تەمڕی وەفادار بوون و کەسانێک بوون وەفایان هەبوو بۆ خۆیان، وەفایان هەبوو بۆ باوەڕەکەیان، وەفایان هەبوو بۆ ئاوارەکان، وەفایان هەبوو بۆ قەزیە و ئەو کێشەی کە باوەڕیان پێ. ئەمە خاڵێکی زۆر کە دەبێتە بنەمایە بۆ دروستبوونی ڕابەر. ڕای من خاڵێکی تر کە لە هاوڕێنە بەرجەستە بوو بۆ ڕاستگۆیی بوو. سەرباری وەفاداریەکان ڕاستگۆیەک لەواندا هەبوو کە ئەمان بە هەموو شێوەیەک بۆ باوەڕە و بۆ مەبدەئی کە هەیان بوو خزمەتیان دەکرد. گەلێک جار لەگەڵ هاوڕەکاندا باسی چەند نمونەیەک لە تەوزیەکردنی ئەرزاق و خواردەمەنی بەسەر ئاوارەکانە کە باز دەکەین کە چۆن هاوڕێ قابیل و هاوڕێ شاپور چکە لەو 2 دیناری ژێفانیان و چکە لە پاکەت و شقادەکانشی چیان بۆ نەمایەوە. ئەمانە هەمیشە جێگەی دروستبوونی ڕابەرە، ئەم هاوەفاداریە، ئەم دڵسۆزیە. اینجا لە هەموو شێوەیەکتر جددی بوون، کەسانێکی زۆر جددی بوون ئەمانە و ئامادە بوون قوربانی بدەن، قوربانی بدەن بە مانای کەلیمەوە و نەتیجەکەشی هەوا بوون بوونە 2 ئایکۆن 2 سنبلی
زۆر جوانی خەباتی جەماوەری و خەباتی سیاسی لە کوردستانە کە هەتا چینی کرێت بەشمێنەتانی کوردستان مابن شانازیان پێواکەن ناسی ئەوەی کە هاوڕێ عەلی تۆ باز لە متمانەی هاوڕێ شاپور دەکەی لەگەڵ مندا دیارە من ئەو متمانیەمان لە جۆرێک لە پەیوەندێکی سیاسی و ڕێکخراوەی جەماوەریەوە دروست کرده بوو ئەویش طبعا هاوڕێ شاپور و هاوڕێ قابلیش کەسانێکی چاوکراوە کەسانێکی شارەزا کەسانێک بەمانای کەلیمە کۆڵنەدەر و خەباتجێڕ بوون و ئەوانش دەیانزانی لە زۆر لاوە قسەیان بۆ دەکران لە زۆر جیهەتەوە ڕێنوانی دەکران هەوڵ دەدران وەک هاوڕێ قبری پێشتر لە سەرتا باسی کرد هەوڵدا بکردرێن هەوڵدا ئیخرا بکرێت بەڵام ئەمانە گوێیان لە دڵسۆزترین کەسەکانی ناو خەباتی جەماوەری دەگرت جویان لەو کەسانە دەکرد کە بە جددی ئەوانش خەریکی وەک ئەوان قوربانی دەدەن بۆشە ئەو متمانی بە من هەبوو و بۆشەوەی کە گوێی لە قسەی من گرتووە من لێرەوەش هەم شانەزیب دەکەم بەوەی کە من وەکو ئەو کەسێک من لەو هەلو مەرجەیە بە هەموو ژیانی خۆم ئامادەومە قوربانی بدەم و شانەزی بۆ دەکەم کە هاوڕێ شاپور یەکێک بووە لە هاوڕێ هەرێ نزیکەکانم دەستخۆش هاوڕێ منەوە شایدیەکە خۆم بۆیە شایدێکمدا دەستخۆش دێمەوە لای هاوڕێ قومری کە ئەوانە شەهید بوون چۆن بوو نەتانویست ئەوان هەر لە هەولێر بیان شارنەوە لە چاڵیانیان بۆچی برتانەوە بۆ سلێمانی لەو کاتەیە کێشە چی بوو ئایا دەسەڵات ڕێگەی نەدا ئایا بۆچی برتانەوە بۆ سلێمانی کاکالی ئەگەر لێم بڵکەی دوو سێ شت هەیە پێشی تیرۆرەکە کە باسێکم بۆ سلماننی ئەو قسانەی کە گۆنا ئەیکاوە حەشە هەڵنەگردنی قەزەی تیرۆری چاپور و قابیل کە پلان بۆ داڕێژرا بوو ئەگەر بەدەستی ئیسلامیە کرابێت ئەگەر دەست فرۆشێکی شێخەڵاش کرابێت ئەمە پلانێک بۆ لە ڕێگەی سەرکردایەتی ئەو پارتیەوە کراوە جا بۆ من ئەگەر بینراون ئیسلامی بوون زۆر ئاساییە هەر کەسێک ڕیژدانە بڵێ ئەڵڵاه ئەکبەر و ئەم تیرۆرە بکات بۆ دەسەڵاتداری پارتیش و ئەوەی خۆشمان لێیان ڕابینینێک نییە ئەنی تەنها شتێک نییە لە خیاڵی خۆمان نەبیڵێن تاریخی خۆیان سەلماندویانەکە ئەم کارە ئەکەن و هیچ شەرمێکیشیان نییە و ئەو تیرۆرش کە ئاوها بە ڕۆژی نیوەڕۆ کردیان و بە بەرچاو خەڵکەوە زۆر ئاگاهانە بە پلانەوە کردویان بە خاتری سەرکوتکردنی کۆمەلگا ئەوە پیشاندانی کۆمەلگا کە بڵێت من ئەتوانم ئەم کارە بکەم هیچ حاشا هەڵگرنی ئەوانەی کە هەر کەسێک گومانکە ئیسلامیەکان بەشێکن لە سیاست و بنەڕێوەی سیاستی پارتی دموکراتی کوردستان هیچ کاتێک دابڕاو نەبوون لێکتر هەر کاتێکیش اعتراضێکی نیشان دەبێت لە چەندین مناسباتە سەرکوت کراون و ئەمیش لێ دیراون بەس ئەمیست ئەو خاڵە جەختی تێ لەسەر خەمەوە چونکە من پێشتریش مقابلە کردراوم و هەر هەمان قسەم کردو ئەگەر بەدەست فرۆشێکی سەر جادەکانی شێخۆڵاش ئەم دوو ئینسانە تیرۆر کرابێتن پارتی کردوێتی لە خۆ نەکرا لە پەیوەند بە پرسیارەکەی خۆتەوە کە کردت بۆچی بە خاکسپار نیەم دوو ئینسانە لە هەولێر نەکرا و برایەوە بۆ سلێمانی لە ڕاستیە ئێمە ئاوارەی شاری هەولێر بوو و تەنانەت یەک کەسیشمان نەبوو هەولێر خەڵکی هەولێر نەبووی گەریش بێتە سەر ڕۆ ئیجتیماعیەکەشیەوە من دایکم و خاڵی شاپور لەوێ بوون ئەوان وتیان نامانەوێت جەستانە لە هەولێر بەس پێرێت ئێمە نامان بەڵام من بۆ خۆم بە شخصی چەم هەبوو لەسەر سپاردنی ئەوان لە چ شوێنێک بکرێت لە چ کاتێکا بکرێت من بۆ خۆم اختیارم نەکرد لە هەولێر بێت بەشێکی ئەوەی کە ئەو ترس و تۆقانەی کە لەو کاتەیە لە هەولێرە هەبوو هیچ زەمانەتێکی تیان نەبوو کە ئێمە بەیانی مەراسیمە بگێڕین بۆ ناشتنی ئەم دوو ئینسانە شاڵایەکی خوێنی تر نەڕێژرێ و کەسی تر نەبێ بە قوربانی بۆ خۆم خوێندنەوەکانم ئاوهایی بوو کە ئەبێ کۆتا بێت کوشتن و بڕین لەسەرم قەزیە و پلانێکی کەم ئەوە بوو یەکسەر قسەکانی دایکم ئەوان قانە ئەبووم پێی وایە ئەبێ لە ناو سوکارە هیچ نەبێت
ئینکرێت ئەوە نەوەشمان بۆ کە هەر مستحیل بوو بۆیە لە سلێمانیش ئێمە بەشێک پەیوەندەکانمان لە سلێمانی هەبوو ئەوانە ڕاستەوخۆ لاشەکانمان یان تەرمەکانمان بەرەو سلێمانی برد بۆیە لە شاری سلێمانی مەراسی بە خاک سپارمان ڕاستێکیش بڵێم هیچ ئەمە مبالغەیتیانێ لەو کاتەیە بۆ من ئەو ئەحساسم هەبووەم ئەزانی ئێستا چۆن حیزبی بەعەس لاشەکانی خەڵکی ڕائکێشا بە دوای سایرێکە و لە ئەیجێڕا بە ناو شارەکانە من بۆ من مهم بوو ئەو تەرمانە بپارێزم ینی مەسئولێتی من کاتی بۆ سەرەوەی من ئەم تەرمانە چۆنی بپارێزم لای خۆم بینی خۆم ئەوە باش بوو کە بیان پارێزم و بیان بە بۆ سلێمانی لەو کاتە هیچ نەبێ خۆیمە وەکو عادەتی پارتیوێکێتی کاتێکە سکەنداڵێکە بێ لە شارەکەی تر ئامادەی نیشانەدات هاوڕێ بووم کە سلێمانی پێی خۆشەکە کە پارتی ئەم شتە لە شارەکەی ڕوویاوە ڕێگەمان پێ ئەدا هیچ نەبێ ئەگەر مەراسیمێکیش بکەین و کە بردمانەوە بۆ سلێمانی ئێوارەی هەژدەی مانگ بوو خواست و ویستی کەس و کار لەسەر سەرە هەمووی خەڵکی موسڵمان بوون وتیان ئەمانەوێ ئەم لاشانە بشۆرێتەوە بە تەرمی وتم لەوە زیاتر ڕێگەیکی کەنادەم ئێستا ڕۆژی ئاخرین ڕۆژی ئەم دوو ئینسانەیە لەسەر ئارز ئەبێ مەراسیمێکیان بۆ بکرێ بۆ خۆیان تەنانەت من ئەو کاتە حیزبیشم بە اعتیبار نەگرت و کەسوکاریش بۆ خۆیان چین ئەبێت چیان بۆ بکرێت من هەستم کرد دوا شتێک ئەتوانم بۆ ئەوانی کەم ئەوەیە کە بەو شێوێ بەخاک بستێرن دوور لە دین و قورئان خوێندن و چزانم هەر شتێک لەو بابەتە کە ئەمە زۆر قینە و ڕقی خەڵکی بەرزکردەوە لەو کاتەیە بۆم ئەو کاتە مهمتر بوو دواخواست جاپور و قابل لە ئاخیر ڕۆژەکانی خۆیان بێت و نەک بەدڵی وە دڵ ڕازیکردنی کەسێک شاید لەو کاتەیە دڵی زۆر کەسم شکانە بێت بەڵام من ڕاستەوخۆ پێوتن هەر کەسێک لەم دانیشتوانە ئەگەر مردن بەدڵی خۆتان من ئەگەر ئیدەنە دەست من بەدڵی خۆتان نێژم چیتانەوێ من باوەڕم بەخوا و پێغەمبەرەکەشتان نییە بەدڵی هەر بەو تەعبیرە بەدڵی خۆتان بەدڵی خۆ پێغەمبەرەکەی خۆتان نەتان نێژم بەس لێم گەڕێن من چاپور و قابیل بەو شێوە بە خاک بستێرم کە خۆیان ویست بۆ خۆیان ئارەزویان بۆ خۆیان ئاواتیان دەستخۆشە قومری خان هاوڕێ مەحسین گوێت لێم هاوڕێ مەحسین دێمە بۆ هاوڕێ مەحسین پێت وایە لەو کاتەدا حکوومەت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر لەو ململانیانە لەو قەزیە تاوانەکە گەورەیە ڕوویدا بێلایەن بووە لەلایەکەوە منازەرەیان سازە کرد لەلایەکەوە ستایشی مەلاکرا و بانکرا و ستایشی کراوە پێت وایە ئەم حکوومەتە لەو کاتەیە بێلایەن بووە تا چاوەڕوانی ئەوە هەبێت کە دادگاکانی دەسەڵاتەکانی دەستگاکانی بێلایەن بێ لە نێوان دوو لایەنەیە کە کێشمەکێش دەکەوێتە نێوانیانەوە بڵێ علیزان چۆن جارێ باوە بڵێم و کاتە حکوومەت نەبوو هەچەند حکوومەتەکەی ئێساشیان حکوومەتیە بەڕاستی حکوومەتی زۆنی سەوز و زەردە و کاتە زۆر وازە بوو حکوومەتی زۆنی زەرد پارتی بوو و دادگا و هەموو شتێک پارتی بوو کاچەند ئێساش هەروایە ئەو حقیقەتە مەسەن لە کوردستانە نە دادگایەکی سربەخۆی یەکگرتو هەیە لە قانونێکی یەکگرتو هەیە لە قانونێکی سربەخۆ هەیە بۆیە بەڵام من حکوومەت دەبێت لێ دەرکەی دەسەڵاتی پارتی لە هەولێرا چی کرد من باسم کرد بە جۆرێک کە چ دەورێکی هەبوو هەتا مەسەن ڕێگەیان ناکەمە داواقەی تێلوک و تاوانباس معامەلی هاوڕێکانمانێ کرد و گومانەکە کە ئێستا بێ بە یەقین بە بڕای من ئەوەی کە مەلا بەشیر کە زان چۆنە بەحسەکە بەحسی ئەوەی پرسیار لە فوین کرد فتوا زانی تحریز بۆ کوشتن جەریمەیە هاوڕێ عەلی مەلا بەشیر لەو هینەیە ئەڵێت بە خەڵکەکە ئێوە شەرەفتان نییە ئێوە بێغیرەتن بە خەڵکەکە هانیانە ئەوە بێغیرەتن ئەوە تا ئەمانە هاتوو باسی چۆن ئەڵێ مەسەن بەعزیشتی نەکەن تەعبیرەکان دەقیق بدەوە بەڵام بێ ئەخلاقی بڵاوکەنەوە ئەڵێ مەسەن یعنی ئەوە بێغیرەتن کە ڕێگەن ئەمان لە ناو هەولێرا یعنی تۆ پێت وایە خەڵکی هەنداوە چونکە هەموو کاتێک کەسانی هاندرا و کەسانێکی سادەن و لە پشت ئەوانە فتوادەر هەن هەموو کاتێک یعنی تۆ سەیری ئەو تیرۆرانەکە لە میسر لە تونس لە هەر شوێنێ هاتۆتە پێشەوە کاک عەلی مەلا بەشیر
لە ڕۆژی جمعایی ئەو جەریمەی ڕۆژی 18 شەممە کاگەر غەڵەت نەبم ڕۆژی جمعە لە خیتابەکەی ئەم قسانە ئەکات و هەر هەمان ئێوارە لە تەلەڤیزیۆنی یەکگرتووی ئیسلامیەوە بڵاوە بێتەوە و ئەمە وەکو تەحریزێک بۆ هاندان بەڵام ئەمە پیلان بووە ئەزان چۆمە ڕەنگە غیتایەک بێت ئەمینە چنراوە من کەمەڵی پارتی لە پشتەوەی پارتی ڕەنگە لە ئەوڵە چنی بێتی کەم جرێمە بێت بەڵام بەم شتە تعبیرێکە کە مەسەن تەحریز کراوە خەڵکانە گەڵساون لە خۆیانەوە کە ئەم جەریمان من یەکشتی پێ بڵم پرسیارێتە پێشەوە ئایا پێتان وایە تو ئەڵی پارتی لە پشتم تەحریزەوە بە ئایا پێتان وایە ئیسلامی سیاسی ئیشی وای لێنەوەشێتەوە هاوڕێگیان نەزانین چۆنە ئیسلامی سیاسی من باس کرد لە وەڵامی یەکەم ئاوتم ئەوان جەبهەی ئەمامی بوون لەم شەڕەیان هەمیشە یەکێتی و پارتی ئیسپادەیان لێ کردوون لەمەی ڕووداوی تیرۆری شاپور و قابیلە پارتی ئیسفادەی لە ئیسلامیەکان بۆ بەدەستی ئەوان کردی بەڵام پیلانی ئەو بوو من بەڵگەکانم وت کە بیدایەت چۆن بۆ ئێسەش مەلا بەشیر ئەندامی جێگری سەرۆکی پەرلەمانی عێراقە لەسەر لیستی پارتی یعنی کەسێک کە دەعوایەکی لەسەرە کەسێک کەوتراوە مە فتوای یاوە کەسێک کە لانی کەم کەسانێک مواتنێک هاوڵاتیەک خەڵکێک دەعوای لەسەر کەسێک هیچ تەبری خۆی پرسیارێک ئەفوان پرسیارێک ئەوە لە هەولێر سکالاتان لێوە ناگرێت ئەڵی کابرا لە بەغان دامی پەرلەمانە بۆ ناچن لە بەغدا سکالات تۆمارکن ئەزانین چۆن هاوڕێگیان ئەوەش مەسەلەیەکە ئەوەش مەسەلەیەکە بەڵام خۆ دەزانی هەمیشە سکاڵا بێ لەو شوێنە تەقدیم کرێت لە ڕووی قانونی کە جەریمەکەی تیا کراوە وانە فێریکە ئەگەر لە شوێنی جەریمە لێ وەرنەگرن بۆ تێ لە شوێنی تر تەقدیم کەیت ئەتوانی بچی لە محکەمەی اتحادی سکالا پێی کە بۆچی ئەم دۆسیە نابرێتە پێشەوە ئەڵێم ئەوەش خیارێکە بیرمان لێکەوە بەڵام ڕاستی هاوڕێگیان دادگای عێراقیش خۆ مستەقیل نیە تەسەورەکەی دادگای عێراق مەسەن بتوانێت ئەم کەیسێک لای کاتەوە مەسەلەیەکە هینی خۆی هەیە گرێ بۆڵی خۆی هەیە بەڵام من ویستمەوە حەقەتە بڵێم کە دەوری پارتی نەما چی بۆ وە دادگا وکو پرسیارەکەی جەناب باس کرد دەوری چی بۆ بەڵام من دێرە تەکیل لەسەرەوە کەم کە پارتی دیموکراتی کوردستان لەم جەریمەیە دەوری هەبوو نەخشەی کاری هەبوو پلانی دانابوو و بەم شخۆ سازیدا ینی بەڵگەکانی ئێستا زیاتر ئەمە تاکی دەکات دلیلەکان ئەمە زیاتر تاکی دەکات کە ئەمە زۆر جاشتێک کەڕۆیە لەو لە حزارمان خوێندنەوەکان دەقی نەبێ بەڵگەی کاتی ژەبەردەسانە بەڵام دواتر هەنێشت خۆی ئەبێ بە بەڵگا هەرەوەی کە مەلام بەشیر ئێستا وەکوتم ئەندامی پەرلەمانی عێراقا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لەسەر لیستی پارتی لە کاتێک کەم دەعوایی لەسەرە ئەم قسەی لەسەر هەیە بەڕام کاتەی ئەی پارتی ئەمە زۆر واز هەکە پارتی ڕاستانیشی بۆ ناکەم من ئەم کەسە لەسەرە ئەم کەسە نوێنەریکە قسە نابێ بە دەعوا تا بە عەمەلی نەکرێت تا دەعواکە تەزیل نەکرێت هەڵڕێگیانەزان چۆنە قسەکەم لە هینە باسی جانبی قانونی ناکەم ئێمە کاتی خۆی لەگەڵ پارتیا دانیشتوین کاتی خۆی بڕیار بوو تاوانباران بدۆزێتەوە باشە یعنی ئێمە لەو کاتەوە خۆ داواکەمان کردو لەو کاتۆ لەگەڵ پارتیا کە دەسەڵاتداری هەولێر بوو ئێستاش بەیاننامە مشتەرەکەکەمان هەیە لەگەڵ پارتیا کە ئەڵێ ئێمە هەوڵەی بۆ دۆزینەوەی تاوانباران بەڵام نەک هەوڵیان نەیە بەڵکو ئەوەی کە داوای لەسەرەوەی کە قسەی لەسەر ئێمە وتراوە کە مەلا بەشیر دەوری هەیە لە فتوای پێ وتراوە ئەمانە وتراون بەڵام جارێتر چوونەوە بۆ لایەن بەداداچوونتان کرد وای بەیاننامەکە بەداداچوونتان کرد بەڵێ بەدواداچوونمان کردووە پێ دەڵێم دوایی بەشەڕ ئێمە خۆمان لە هەولێر ئاستەپان یعنی ئاموز هەتا حیزبی کۆمەڵکی مەمنوعکەن من یەکشت بەڕاستی بەعزێک شتێک کە دلیلی بەڵگەی تەواوم لا نییە قسەیە کە بیستومانە هەتا من ئەوم بیستۆ کە پارتی هەر ئەو قسانی کە ئەو برادران باسیاکە باسی تاڵەبانی قسەی ئەمە ڕسمی نییە بەڵگە نییە بەڵام ئەبیستیتەوە قسەی دەمی خەڵک هەتا دوای جەریمەکە باسەوە کە نەجاتیان بوو لە کەسێکە پێیان وا بوو شابوو پیاوی یەکێتیە لەبەری تاڵەبانیە ئەم قسەیە من ڕسمی نییە و کوتم بەڵام قسێکە ئەمەش لەناو خەڵکە باس دەکرا ئەم قسەیە ژاتۆ ئەمەشمان بیستەوە کە بە جۆرێک پارتی شاپوری بە حکومەت لە عایلەی تاڵەبان و کەساتێکی هین بووە مەسەن ئەم تۆمەتەشی بۆ کردووە ئەم تۆمەتەشی خستەپاڵ ئەوی کە ڕابەری حیزبی کۆمۆنیسم بەڵام ئەم تۆمەتەشی خستەپاڵ بۆیە مەسەلمانە هەمووی دلیلی قاتع نین من پێ ناڵم دلیلێکی قاتع نین بەڵگەیەکی سەلمێنراو نین بەڵام مانە لە محکەمە سەلمێنێ بەڵام بەداخەوە ئەو محکەمەیەکە کە لە کوردستان هەیە مەسەلەی ئەوەی عێراق ئێمە بەڕاستی ئەوەش ئۆپشنێکە لە ئیمانە وحتما ئەمە دامان نەخست وەزان چۆ گەر ئێستاش نەبێت 10 ساڵی کەش بێت ئەمەمانە دامان نەخستم کەیسا بەڵام یەکشت مهمە کە بەعزێ جار لە دەعوایە کەسی کە سوکاری ئەو تاوان لێکراوە بێ لەگەڵ تابێمە لە کەیسی 14 هاوڕێ علی بۆی بزانی ئێمە بخیزم نەمانتوانێت
ئەوە لەگەڵ ئەمە بۆ تۆزیح لە کەسی 14 حیزب ئێمە نەیتوانی داواقەی بکە مەجبور بووین وئیلا ئەبێت کە سوکاری ئەو تاوانلێکراوانە بەشدار بن ئێمە لەگەڵ هاوڕێیانی کە سوکاری ئەوانە هاوکاریمان کرد و بەڵگەوینەکانمان پێشکەش بە ئاسایش و بە دەستگا ڕسمیەکان و دادوەری کرد ئەمەی کەیسی هاوڕێیان شاپور و قابیل بەڕاستی پێویستی بۆیە کە لە بنەماڵی خۆیان کەسانە بێن داواقەی کەن چونکە لە ئێمەی وەرناگرن ئەوە بۆی قلابی قانون وایە ئێمە لە کەسی 14 تووشی ئەمە بووین لیان وەرناگرتین ئیلا مەجبور بووین مەسەن هاوڕێ جەمال مەحسی کە برای عەبدوڵا مەسەن لەگەڵ خێزانی ئەوان لەگەڵ خێزانی هاوڕێیانە چەند کەسێک مابان کردن و ئێمە وەکو چۆڵێک و هاوکاریان بەڵام ئەوان داواکەیان کرد ئێستا ئەوەکو ژێگەی لە جێگەی خۆیان ماوە کراوەیە تەواو نابێ هەر کاتێک ئیمکاناتەکان تەمین بێت حتمەن ئێمە لە دادگای فیداڵش بێ دەمە داواقەی دەکەین و کەیسەکە لایمە کراوەیە کۆتای پێ نهاتووە دەستخۆش دێمە وەلات گۆناخان پێشینەی ئەم کێشەیە لەسەر مەسەلەی ژنان چی بوو و بۆ دەستگای گوڵان بەشدار بوو هاتە ناوم کێشەیەوە چ پەیوەندی بە دەستگای گوڵانەوە بوو چ پەیوەندی نازانم بە ئەم تەلەڤیزیۆن و ئەم مەلاوشتانەوە بوو ئەم کێشانە هەموو ئەم کێشە ئاڵۆزە لە ماوەی ئەم هەفتەیە ئەم هەموو کێشەیە چی بوو خوڵقا دەنگت نییە بەڵێ وەک پێشتر ئاماژەم پێەیە ئەم هەفتەیە ئەو ڕووداوانە ئەو پێشاتانەی کە پێش ئەم تیرۆرە ڕوویە پێش ئەم تاوانە ڕوویە تقریبەن سەرێکی بە 8 مارسی ئەو ساڵەوە بوو زیاتر 3-4 مەسەلەی گەورە هەیە کە ئێمە ئەبێ هەمیشە بیبینین لە کەیسی تیرۆری شاپۆر و قابیلە یەکەمیان ئەوەیە کە ئەوان هەردووکیان دوو ئەندامی ڕابەری حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بوون کە خەباتیانە کرد خەباتی جۆراوجۆر خەباتی سیاسیانە کرد خیتابیانەیە کۆبوونەوەیانە کرد بەردەوام کاری سیاسیانە کرد بەشێکی تری ئەوەی کە لە کۆمەڵی ئاوارەکانە دەور و نەخشێکی ڕابەری بەرفراوان و خەتەر لە سەردەسەڵاتیان هەبوو بەشێکی تریشی ئەوەیە کە من ئەو چەند ڕۆژە بتگەڕێمەوە سرە و یادەوەری باسم کرد لەسەر مەسەلەی بەرگریکردن لە ئازادی و مافەکانی ژنان لە شاری هەولێرە و ئیمکانیەتی ئەوەی کە ژنانی ئازادی خواز لە ڕێگەی ڕێکخراوی سربەخۆی ئافرەتانەوە بتوانن کار و چالاکی بکەن بە سەلامەتی لە ژێرسایی ئەم هەموو بانخواز و فتوایە کە ئەدرا و بە تایبەت مەلابەشیرکایی کرد شاپۆر و قابیل چۆنەڵی دەبوو بەردەوام خەریکی پشتیوانیکردن بن لە کەیسی ژنان لە ئەندامانی ڕێکخراوی سربەخۆی ئافرەتان لەو کارانی کە ئەکرا لە هەر شوێنێ کۆبوونەوەیەک ئەبوو جەریدە دەرەچوو نازام خۆتەزانی ئەم کارانە وەکو کاری کۆمونیستەکان هەڵ پێچرا بوو بەیەکەوە وەکو حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان هاوڕێیان شاپۆر و قابیل بە تایبەت قابیل لە هەولێر تەواو چۆنڵی ئەمنیەتی خۆشیان و ئێمەشیان ئەو کەسانی کە ئەچوینە ئەوێ یا کە لە هەولێر چالاک بوون ئەپاراست بە تایبەت ئەو ژنانی کە لە نێو ڕێکخراوی سربەخۆی ئافرەتانە من باستم کرد چەند مانگێک بوو ئەم مەسەلەیە هەبوو مەسەلە لە پێشە مجەلە دەرچوو بوو بە کێشمەکێش لە مجەلەکە با بڵین وتەی هەمویان هاتووە ژنەکان ئەندامانی ڕێکخراوی سربەخۆی ئافرەتان بەرگری لە خۆیانەکەن بەرگری لە ئازادیەکانیانەکەن لە دژی مەلابەشی قسە ئەکەن ئەو مجەلەیە بڵاو بۆتەوە هەیە نوسخەکەی و مەلابەشیر جواب ئەیاتەوە هاوارەکە هینەکە و پێم وایە چەند جارێک هەتا ئەگا بەوەی کە ڕۆژی پێش تیرۆری هاوڕێیان ئەو دیسانەوە لە مزگەوتەوە هاوارەکە و لە تەلەڤیزۆنی یەکگرتووە هاوارەکانی و هینا خیتابە دژی کۆمونیستەکان دژی ژنان دژی ئازادی ژنان دووبارە ئەبێتەوە واتە ئەبێ ئەم فەزایە بە بڕوای من هەمووی بەیەکەوە ببینین هەموو کاتێ هەمووی بەیەکەوە سیرەکەی ئەبینی کە و ئەم شتە یەکەم جار نەبووە ئەبێ ئێمە ئەوە بڵین نەیەکەم جار بوو نە ئەخیر جار بوو کاتێک کە هەڵسوڕان و چالاکی سیاسی و جەماوەری کەسێک یا چەند کەسێ بەڕاستی مەترسی لەسەر دەسەڵات دروستەکە ئەو کاتە پلاندا ئەڕێژن بۆ لە ناوبردننی ئەم کەسان بەڵام ئەفۆن خۆ ئەوان لە ساڵی 1993 کاریگەریان زیاتر بوو زەختیان زیاتر بوو لەسەر دەسەڵات ئەوە برادران ئاگادارن زۆری زیاتر بوو لەو کاتە بۆچی ئەم حادیسەیە لەو ساڵی 98 هاتە پێشە بۆ لە 93 ناتە پێشەوە بۆ لە 94 ناتە پێش خۆختە زەختەکانیان گەلێ زیاتر بوو
من نازانم هاوڕێ عەلی ئەگەر ئەو کاتە زەختیان زیاتر بوو بێ بەڵام من ئەو دەورانە باسەکەم کە من لە ساڵی 1970 لەوێ بووم ئەم بینی مەسەن حیزبی کۆمونسیکرێکاری عێراق ئەو کاتە ئێمە لە مەراسیمەکانی لە 8 مارس و 1 ئایارە هەمیشە مەراسیمی شکۆدار بەرفراوان قەرەباڵغ من لە بیرمە مەراسیمی 8 مارسی ئەو ساڵە لە سلێمانی هینێکی گەورە بوو یعنی حەدەث بوو حەدەثێکی گەورە بوو لەو کۆمەڵگایە کە لە بیرمە دیسانەوە مناقەشە و گفتوگۆی نێو ئەو مەراسیمەی 8 مارس لە سلێمانی ئەسڵەن هەر لەسەر مەسەلەی کۆنەپەرستی ئیسلامی بوو لە بەرامبەر بە ئازادی و مافەکانی ژنانە لە بیرمە کە کێشمەکێش نا بەڵام گفتوگۆیەکی توندوتیش لەوێش دروست بوو لە نێوان ئێمە ئەندامانی ڕێکخراوی سەر بەخۆی ئافرەتان وە کۆمەڵێک کەس کە هاتبوون بەرگریان لە خیتابی دینی و ئیسلامی ئەکرد لەوێ و ئەمە کێشمە ئەبێ من مەبەستم چییە لەمە کە ئەڵێم ئەبێ ئێمە ئەم سوورەتە فراوان و گەورەیە ببینین ئەبێ ئەوە ببینین کە وەگوتم پێشتر ڕوویاوە دوای ئەوەش ڕوویاوە کاتێ کار و چالاکی کەسێک یا بزوتنەوەیەک یا حرەکەیەک یا ڕێکخراوێک کاریگەری و مەترسی دروستەکە ئەو کاتە تیرۆرکردنیان تیرۆری سیاسی و تیرۆری هەڵسوڕاوان تیرۆری ڕۆژنامەنووسان بۆ دەسەڵات لە هەرێمی کوردستان بووە بە کۆڵەکەیەکی مانەوەی بووە بە بەشێک لە ڕاگررتنی خۆی ئارە ئەوە تا ئێمە چەند جار بینیمان ئەمە ڕوویایەوە کاتێ مەترسی بۆ نمونە بۆ سەر دەسەڵاتێ دروستەکەی ئەو سەرکوتەکە بۆ سەر شخصێکی نێو دەسەڵات بەرپرسێ دروستەکەی بە پیاوەکانی خۆی ئەنێرێ کەسەکە ئەکوژێ و ئەمە دووبارە شەشبارە دەبارە بیزبارە بۆ تیرۆرێک عفوان هەموو تیرۆرێک کەسێک لایەنێک دەسەڵاتێکی لە پشتەوەیە وەتا ئەو کاتەی هەموو تیرۆرێک لە مێژووەوە بووە تیرۆر خەڵکی فەقیرەی کات بەڵامێکێتر لە پشتەوەیەتی یەکێک لە پشتەوەیەتی بەدڵنیایی وایە بەسماگەر ڕێگەم بەی دوسێ دەقاتم ئەگەر فرسەت بێ لەگەڵ گۆنا لەسەر ئەو فەرمو کاک مەحمەدی چۆنە ئەوەی کە تۆ باسەکەڵی لە 94 و 95 بۆ نەکراوە ئەوان کاریگەرتر بوون دان تۆ فەزای سیاسی کوردستان لە 94 95 مەجای تیرۆری کۆمیسەکانی نایە بەڕاستی بەڵام دوای ڕووداوی سیوێکی ئاب کاتێک کە پارتی دەسەڵاتی یەکسەرا کاتۆ لە هەولێرە کێتیە کاتە دەرەوە و فەزاکی کۆنەپەرستی بەسەر هەولێرە زاڵەکە من بیرمێدە و کاتی ساڵی 98 دوای تیرۆرەکەی هاوڕێیان 1990 کە من لە هەولێر بووم هاوڕێکانمان کە هاتن هاوڕێژنەکانە باید تەنورەکانیان تا قولەپیان باتێتە خوارەوە لە ترسی ئەوەی کە ئیسلامیەکان هینیان تێزار بنەکەن بە قاچیان یعنی نەوعێک لە حیلفێکی مقدس لە بین ئیسلامیەکان و پارتیا دروست بوو بۆ سەرکوتو بۆ هەتا مەسەن تەسەوەر کە هەموو هەولێر گەڕێتە دەکانێکی مەشروع هاوڕێجان شەر نییە حیلفەکە سیاسی بێت لەوانەیە حیلفەکە وەکو ئایدۆلۆژی وەکو باوەڕی سیاسی حیلفێکی ڕانەگەێنرا و لێوانەدا نقطەیەکە ئایدۆلۆژی جیای بەڵام کە بێ بە عەمەل ئەوە حیلفی سیاسیە کاتێکە بە تیرۆری ئەو هاوڕێیانە ئەوە حیلفێکی سیاسیە کە ڕەنگە زمنی بێ بەڵام مەبەستمەوەیە کە ئەو ئەویست کۆنەپەرستی حتا لە هەولێران نەدەتوانانی مەسەن دوکانێکی مەشروب دەست ناکەوە بەسڕاحەت دەبا بچوونە بۆ عینکاوە بۆی کاینە بێ یعنی کۆنەپەرستێکی سیاسی کە پارتی پێویستی بوو ئەخیر شەڕی ئەوەی کە بیکردا کۆمیسەکان دیفاعن لە ئازادیەکە لە یەکسانیەکە لە عەدالەت دەکرد لە کرانەوە کرد ئەویش تەبان حیلفی لەگەڵ ئیسلامیەکان نابوو کاڵین مەسەن هەردووکیان بە میراوساون ئەوەیان کۆنەپەرستیە فەرزکە بەسەر کۆمەلگای هەولێرە و خۆتان نەزان ڕەنگە تۆ ئاگادار بیت زۆر کار لە هەولێر ژیاوی مەسەن ئەو فەزای کە دوای سیوێکی بوو بەتایبەتی دوای 98 دروزە بێت کە کۆمیستەکان قەتوعا مەکرێن و چالاکی کۆمیستەکان نامێنێ و زەعیفە بێت و بچووکە بێتەوە خۆت فەزای هەولێر بینیەوە کە چ کۆنەپەرسێکە تازەوە ئێستا لەبەر خاتی غەرب بەعزێ دوکانی مەشروبی ناکردوێتەوە و بەعزێ دوکانی بەعزێ مەرقەسوی ناکردوێت لەبەر ئەوەی کە وەجێکی تر بن بە غەرب ئیشیان پێێتی کاسبی سیاسیەکەن ئەگیناو کاتە بەڕاستی هەدەفەکانە بوو کە کۆمەلگا زەن چۆنە پارتی لەگەڵ کۆنەپەرستی سیاسیان یەکهینن جوتن هاوتەری بن یعنی لەگەڵ یەکان بۆیە بەبڕا من خاڵەکانی تر هەرچێکمان باس کرد بەڵام نقطەیەکی شەو بوو کە لە ڕێگەی کوشتار و قەتوعامی کۆمیسەکان و کۆتاییانان بە فعاتی کۆمیسەکان لەولێرە فەزای کۆنەپەرستی سیاسی لەولێرە زاڵ بکە ببەخشید گۆناخان قسەیەکت مابوو لەو بارەوە بیکەیت بەڵێ ئەگەر ڕێگەم بەی من یەک قسە مابوو ئەویشەوەیە من بە تەواوی جارێ پشتیوانی لەو قسانەی هاوڕێ مەحسینەکەم بە تەواو جوابی ئەو شتەیایەوە کە تۆ پرسید لە من بەڵام مەسەلەیەکی تر هەیە من پێم وایە لەو شوێنەوە کە تیرۆری هاوڕێیانمان ئەم هاوڕێگیان بەخت کردوانمان دەستی پێکرد ئیتر دوای ئەوە هەتا ئەمڕۆ کەش تا ڕادەیەک ئەم تەحالوفە سیاسی لە نێو ئیسلامی
ئیسلامیەکان و پارتیا وە کاڵم ئیسلامیەکان مەبەستم تەنها حیزبە ئیسلامیەکان نییە بەڵکو بەگشتی دەستگای ئیسلامی دەستگای دینی لەو کۆمەلگایە کە پارتی دروست کردووە تەنها پارتی نیە حیزبەکان تریش ئێستا قاعدەی حیزبەکان باباسی ڕێگەم بە باباسی ئەوە بکەم ئەوەی کە ڕووی یاچی بوو ئەو من ئەو وتارم بۆچی نووسی کاتێ نووسیم کە بینیم لە وێنەیەکە لە 2013 واتە چەند ساڵ 15 ساڵ دوای ئەم تیرۆرە کە کراوە لە وێنەیەکە بینیم مەلا بەشیر وەستاوە و ئەو کەسێک تر کە ناوی هاتووە لە ڤیدیۆکانە ناوی بیلال سلێمانە لە تەنیشتێوەیەتی هەردووکیان ئەندامی پەرلەمانن لە هەرێمی کوردستان وەستاون لە کۆنفرانسێکی ڕۆژنامەگەریە داوا ئەکەن کە یاسای پاراستنی پیرۆزیە ئاینەکان دەنگی پێ بدرێ لە هەرێمی کوردستانە ئەوەی کە وای کرد لە من کە بێمەوە سەرەما دوو کەس هێشتا تاوانبارن هێشتا ناویان ئەهێنرێت هێشتا ئەوترێ شکیان لەسەرە کە ئەمانە تاوانیان بە تیرۆیان کردووە لە شوێنێکە کەچی لەلایەن ئەم دەسەڵاتەوە لە 98ەوە هەتا ئێستا بزانە مەلا بەشیر بووە بەکوێ بووە بەچی چۆن چوونەتە پشتی و ئەوەی تریشە بە هەمان شێوە و هاتوون ئەوەی کە بە فتوا لە نەوەتەکانە ئەچوون لە مزگەوتەکان بە فتوایاندا ئێستا بە یاسا باسیەکەن ئەڵێن با بێ بە یاسا مەسەلەیەکی مەبەستم یعنی ئەم ڕەبتە ئەبێ بکەین ئێمە کە ئەمە قەزەیەکی زۆر فراوانتر و ئەم تەحالوفەی کە هاوڕێ موحسین باسیەکە بە بڕوای من بە شێوەیەک دروست بووە هەتا ئێستا لە یەک نەترازاوە وەکو ئەڵێن مەلا بەشیر مەجبورە لە جیاتیەوەی ئەبابا بەسەریا ئێستا بەقاتەوە قسەکە لەبەر خاتری دەستگاکانی نەتەوە یەکگرتووەکان و نازامچی وچی ئەچێت تەوقعەکە لەگەڵ ژنانە و قسەکانی نەرمونیان کردوێتەوە بەڵام بیخەرەوە مزگەوت بۆ خەڵکی هەولێر قسە بکە وەکو دوێنێ قساکە وەکو نەوەتەکان قسەکاتەوە لەبەرەی ئیشیان پێێتی بەو خیتابە ئیشیان بەو گوتارانەیە سپاس ئەرویسم ئەوە بۆ تۆ نازانم کاکشوان داودی لەگەمانایە لەگەڵمانە کاکشوان بزانم بەڵێ لەگەڵمانایە بەڵێ بەڵێ کاکشوان گوێ لە دەنگمە کاکشوان بیستمانە تاوانباران لە کەیسی تیرۆرکردنی شاپور و قابیل دوای 20 ساڵ دووبارە دادگایی کرانەوە و تەبریئە کران و دواتر ئازاد کراون و ئەمە ڕاستە ئایا وەکو کەسوکاری ئێوە ئاگاتان لەمە هەبووە لە دادگایەکەیە ئاگادار کراونەتەوە بەشداری کراون پێکراون لەگەڵ ئەمەیە ئایا شایەتحاڵ هەبووە ئایا ئەوانەی لەو کاتە لەگەڵ شاپور و قابیلا بوون لە بێکاران کە لەوانەیە دەموچاوی تاوانبارەکانیان بینی بێت ئایا ئەوان شایدی خۆیان داوە یان هەروە بە غیابیان محکەمە کرا و ئازاد کران و تەبریئە کران زۆر سپاس کاکعلی بۆ پرسیارە دیارە ئەو بابەتە پرسیاری گەورەی لای ئێمە وەکو بنەماڵەی ئەو شەیدانە دروست کردووە ئەو دوو کەسای کە هێنرانە سەر تەلەڤیزیۆن و دانیان بەوە دادا کە ئەوان تیرۆرە ئەو دوو کەسەی کە هێنرانە سەر تەلەڤیزیۆن لە کاتی خۆی و ئەترافیان کرد کە ئەوان تیرۆرەکەیان کردووە ئێستا ئازاد کراون ئازادکردنەکەیان لە ساڵی 2018 جارێکی تر لەسەر ئەو کەیسە دادگایی کرانەتەوە تەبریئە کراون یەکەم جار لەسەر ئەو بە کەیسێکی تر گیراون دوای لەسەر ئەم کەیسە حکم دراون لە دوای 20 ساڵ لە حکمدانەکەیان لە 2010 جارێکی تر دادگایی ئەکرێنەوە ئیعادەی محکەمە ئەکرێنەوە و تەبریئە ئەکرێن کە تەبریئە ئەکرێن ئێستا ئەوان لە هەوڵدان لەگەڵ بنەماڵەی ئەم دوو شەهیدەیە دابنیشن پەیوەندیان کردووە پەیوەندیان بە حزبی کۆمەنیستشەوە کردووە پەیوەندیان بە ئێمەشەوە کردووە وەکو بنەماڵە لە چەند ڕۆژی ڕابردووە دانیشتێکمان لەگەڵ یانە کردووە من وەکو کەسێکی نزیک لێیان و کاک محەممەد برای قومری خان لەگەڵ کاک ناجی ئامۆزای قومری خان ئێمە هەرسێکمان لەگەڵ کەسوکاری ئەوانە دانیشتێکمان کرد و چەند پرسیارێکمان ئاراستەیان کرد چونکە ئەم کەیسە ئیعادەی محکەمە تەنها بە قەراری سەرۆکی هەرێمە کرێ ئەوان ئەڵێن چی ئەڵێن ئێمە کردومان ئێمە نەمان کردووە ئەوان ئەڵێن ئێمە نەمان کردووە
کاتی خۆی بە زۆری ئەڵێن ئێمە مەیخانەمان تەقانوتەوە دوکانی مەشروبمان تەقانوتەوە لەسەر ئەو کەیسانەی گیراوین دواتر هاتوونە ئێمەیان بە زۆر اعترافیان بە ئێمە کردو و بە هەڕەشە اعترافیان بە ئێمە کردو بەڵام پرسیاری جەوهەری ئێمە دوو پرسیارمان کردووە چکەمە دوو جانبی هەیە جانبێکی سیاسی هەیە ئەم قەزیە جانبێکی ئەفەن ئێستا دوو نەفرە لە کوێ ئەژێن بۆ خۆیان لە کوێشێن یەکێکیان لە تورکیایە و یەکێکیان لە کوردستانە لە کوردستان لە کوێژێت لە تورکیا نامەی ڕسمیان پەیوەندیان بە حزبی کۆمەلیستەوە کردووە حەسەب خۆیان دەیان پەیوەندیمان بە حزب شەوە کردووە بە شخصی شوتیان پەیوەندیمان بە عەبدوڕەحمانی حاجی مارفەوە کردووە ئەوەیان بە ئێمە ون ئێمە دوو پرسیارمان ئاراستەیان کردووە داوای وەڵامی ئەو دوو پرسیارەمان لێیان کردووە چونکە ئەم کەیسا دوو سێ جانبیتیایە عەفوەن کاکشۆن ئایا مەرجە ئەمانە ڕاست بڵێن مەرجە نەخێر لەبەرەوە پێمان وایە دەبەرەوە دوو پرسیارمان کردووە پرسیارەکان یەکێکی سیاسیە پرسیارێکی سیاسیە یەکی پرسیارێکی قانونیە پرسیارە سیاسەکەمانەوەیە ئەمانە دوکانی مەشروبیان شتەقانوتەوە مشکلە نییە سەر بەچی تەیارێکی ئیسلامیەکان بوون چکە ئێمە ئەزانین ئەو کام تەیار پارتی هەڵێستوڕان ئەو کات لەو سەردەما ئەمە ئاگادار تەیارە ئیسلامیانە کامەی پارتی هەڵێستوڕان ئەمانە سەر بە کام تەیاری ئیسلامی بوونە پرسیاری دووەممانەوەیە چۆن بڕیاری ئیعادەی محکەمە دەرچووە ئیعادەی محکەمە تەنها بە قەراری سەرۆکی هەرێم دەرەچێت ئیعادەی قەزیەیەک کە تەمیز کرایە و دەرەجەی قەتعی وەرگرت ئەتر قابل بەوە نییە محکەمە بکرێتەوە و جارێکی تر بێ لەسەر و قەزیە محکەمە بکرێتەوە ئێمە قەزیەکانمان ڕادەستی چەند مەحامیەک کردووە ئێستا بۆمان تەفسیری قانونی بکەن و ئەو پرسیارە قانونیمان لەوان کردووە داوای پرسیارمان لێیان کردووە ئێمە پێیانمان وتووە ئەم کوڕانە لەسەر قەزیەی کۆمەڵایەتی یا لەسەر قەزیەی خوانەکەران شتێک ئەمە قەزیەکەیان قەزیەکەسیە لەسەر ئایدۆلۆژیا لەسەر فکر لەسەر بیرروباوەڕ لەسەر چالاکی سیاسی تیرۆر کراون لەبەرەوە ئەمە پێویستی بە بڕیاری سیاسی هەیە ئەمە قەزیەیەکی سیاسیە قەزیەیەکی کۆمەڵایەتی نییە بەشێکی پەیوەندی وەکو ئێمە بە ئێمە هەیە وەکو کۆمەڵایەتی بەڵام بەشێکی پەیوەستی سیاسی هەیە و پەیوەستی بە کۆمەلگاوە هەیە مەدیفاعیان لە ئازادیەکانی کۆمەلگا کردووە بەڵێ عفوان لە تاوانە هاندەر چ کەس بێت چ دەستگای ڕاگەیاندن بێت لەو بارودۆخەیە کە هانی خەڵکی دابێت ئەوش ئەبێتە بەشێک لە بەشداربووی تاوان ئەوە قانونە کاک عەلیگیان بەداخەوە ئەو زەمینەی کە پارتی ڕەخساندی بۆ ئەو کەشەی دروست کرد دەستگای ئەعلامیەکانی خۆی خستو بووە خزمەت دروستکردنی ئەو کەشە سیاسیە یعنی کەشێکی وا دروست کرا من پێم وابوو من خۆم ئەو کاتەش پێم وابوو مەترسیشم زۆر هەبوو پێم وابوو پارتی توانی هاوڕێیانی ئەو ڕێکخراوانە و برادرانی حیزبی کۆمەنست بخلیسکێنێ بۆ ناو ئەو یاریە ڕاگەیاندنە کە ئەیکرد کەناڵەکانی خۆی خستە خزمەتیان خزمەت ڕێکخراوەکانی ژنان سەر بەخۆی ئەوانە بۆ ئەوی بێن قسە بکەن لەوێەوە مەلا بەشیرش بێ وەڵامیان بداتەوە ئەمە یاریەکی مخابەراتی بوو یاریەکی مخابەراتی بوو تیرۆرەکەشیان تیرۆرکردنەکەشیان تیرۆرکردنێکی سیاسیە عفوان ئەوان لەناو هۆڵی بێکارانە و کەسانێکی تر لەو دەوروبەرە هەبوونە لە ژوورۆ لەگەڵانە هەبوونە ئەو شاید حاڵانە دەموچاوی ئەمانیان بینیوە بگورە هاوڕێ عەلی با یەک دەقە بدوەستێنم بگورە شاید حاڵەکان بەشێکی زۆری لە برادرانی حیزبی کۆمەنست لەوانە لە کارە بوونە بەڵێ گۆناخان فەرموو من قساکی دەنگەیاتەوە هینەکەت لەو ئەچێ لە جێگەیەکی ترەوە بەرنامەکەت کورد بێتەوە وەڵاهی لە جێ ترەوە کردمەوە کۆمپیوتەرەکەم تێک بە پەلە بە مۆبایل کردمەوە داوای لێبر نەکەم ئێستا ئەوە کێشەم هەیە من یارمەتی دەیەم لێرەوە ئەگەر کێشەیەک تا کێشەیەک بزانم چۆنە بێت هەڵێکم ئێستاکە نەماوە زمانە نەما ئێستا بەڵێ زۆر باشە بگورە کاکشوان فەرموون ببرە کاک عەبدوڵڵا سلێمان ئەم قەزەیە هاتە پێشەوە ئەمان ڕۆژنامەنووس بوون ئەمان چالاکوان بوون وە کاتێک کە کێسی چالاکوانان و ڕۆژنامەنووسان دێتە پێشەوە هەموو خەڵک ئەکەوێنە پرسەدانان
یادیانەکەنەوە ڕسمیان دانێن بۆچی ئەم دوو ڕۆڵەیە کە لە هەموو لە ئاستی دڵسۆزیان بۆ خەڵکی فەقیر و هەژار بۆ پێشکەوتن خوازی بۆ هەرچێکی تر بۆ گوتارە سیاسەکانیان لەو ئاستەیە بوون دەتوانم بڵێم کەسانی دگمەن بوون وەکو خەڵکانی تریشۆکۆم ڕەوف کامل سەلاح هەورامی هەموو ئەمانە بۆچی ئەمانە یعنی ڕۆشنبیران یعنی توێم ئێستا گلەی لە ڕۆشنبیران و نووسەران و چالاکبانانی هەموو کوردستان بکەین بۆچی بە پێی کێش و وەزنی سیاسی و وەزنی ڕۆشنبیریان ئەمان چالاکبان بوونە ڕۆژنامەنووس بەڵام بۆ گرنگی بە کێسەکەیان نادرێوەکو ئەوان ئایا چ هۆیەکی سیاسی لە پشت ئەمەوەیە بێشک من پێم وایە ئەمە هۆکاری سیاسی لە پشت ئەمەوەیە بۆچی گرنگی پێ نادرێت تاوان زەختر لە هەموو تاوانەکانیتر بە نوێژی نیمەڕۆ لە جەرگەی پایتەخدا لە ناو شاری هەولێردا دوان پێکەوە نەک یەکێک دوانەکە کە سوکاری یەکتری نزیکن لە یەکتریەوە قمری خان دوو تەرم ئەبینەیەکێکی برایەتێکی هاوسەرێت یانێ مەگەر لە ئەنفالە و لە هەڵەبجەی هەشتیوار ڕووی دابێت بۆچی کۆمەڵگەی ئێمە حەقی ئەم زوڵمە نادات بۆچی حەق ئێمە گشتمان من و تۆ ئەویش ئێمەش بەشێکین لەوە حەقی خۆمان مە قەزیە نەداوە پێت وایە بۆچی بەڵێ هاوڕێ عەلی ئێمە لە کۆمەڵگەیەک ئاژین لە هەلومەرجێکی سیاسی دیاری کراوە دیارە هەلومەرجە سیاسیش تەئسیری ڕاستەوخۆی هەیە بەسەر وەشیاری کۆمەلگا بەسەر وەشیاری خەڵکەوە ئەو حزب سیاسیانی کە هەڵسوڕان دەکەن ئەو ڕۆژنامانەی کە دەردەچن ئەو تەلەڤیزیۆنانەی کە بەرنامەکانیان پەخش دەکەن ئەو رادیۆیانەی کە ڕۆژتا ئێوارە قسە دەکەن ئەمانە هەر هەمویان کاریگەری و ئیش لەسەر بیرکردنەوەی خەڵک دەکەن لەوانەیە بیرکردنەوەی خەڵک بە شوێنێک دابرن بە لاڕێیەک دابرن بە شوێنە دابرن کە خۆیان مەبەستیانە لە کۆمەڵگەی کوردستاندا گەلێک تاوان ڕووی داوە هەر لە مێژووە لە مێژووی کۆنەوە لە 100 ساڵ پێشەوە تا ئێستا هەر لە کوشتنی جەمال عیرفانەوە بگرا هەتا شار بەدەرکردنی محەممەد ئەمین مەنگووری و هەتا کوشتنی ئەم دوایەنەوە تا تیرۆرەکانی ئەم چەند ساڵانەی دوایی ئەمانە هەمووی سلسلەیەک تاوانن پەیوەندیانێ بە هەلومەرجی سیاسیەوە ئێمەش کۆمەلگەکەی ئێمەش کۆمەلگەیەکە وەک ئەڵێن هەم شتی زوو لە بیرەچێتەوە هەم باید باندێک مەسائیلیش نادەکە خۆی بەستێتی کۆمەلگەی بچووکە کاریگەری ئەحزابە سیاسیەکان کاریگەری سیاسی کاریگەری کۆمەڵایەتی بەسەرەوەیە ئێمە دەبێت ئەمانە نابینا نەگرین ئەمانە لەبەر چاو بگرین هەلومەرجی وەزعی کۆمەلگا بە تایبەتی لە دوای 1996 و دوای سویەکی ئاپ وەسعەتێک دێتە ئاراوە لە زۆری زەرد و لە هەولێر کەس ناتوانێت بە ئاسانی قسە بکات کەس ناتوانێت دەنگ هەڵبڕێت کە دەنگ هەڵەبڕی ئیتر نیشانی پرسیار لەسەر دانێت کاتێکیش دوو ڕابە دوو جەنگاوەر نەزانێت لێک هەفتەیەکە 13 جاگرتمیان لە دوای سیوەشیە لێک هەفتێکە 13 جاگرتمیانەوە کاک شوان نەزانێت بەڵێ بەس لێدان بەسگرتن نەبوو لێدانیشی تیا بوو کوشتنێکی تیا باوەڕکە گولیان ناوە تێرەمەوە دووجار وڵایتر عەلی جان تۆشی پرسیار ڕاکێشە کاک عەبدوڵڵا پرسیار ڕاکێشێت تۆ خۆت چیت کردووە بۆ ئەمان لە ڕووی ئەدەبێت تۆ شاعیرت چیت کردو چیت بۆ ئەمان نووسیوە تا ئێستاکە من چگەلەوەی کە ڕێی خۆم وتووە سەرنجی خۆم داوە نیگەرانی خۆم دەربڕیوە پرسەنامەی خۆم کردووە بەڵام لە ڕووی ئەدەبەوە گەر من وەکو شاعیر قسە بکەم من شاعرم ڕۆیان بۆ لە ساڵی 1998 واتە هەر دوو ڕۆژ سێ ڕۆژ دوای ڕووداوەکە ئێمە لە کەنەدا لە شاری ڤانکوڤەر هەواڵەکەمان بیست وەکو کۆمیتەی ڤانکوڤەری حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقی ئەو کات مەراسیمێکمان ساز کرد بۆ یادی بۆ کارەساتە من هەر ئەو کاتە بە دەستوبر شعرێکم نووسی و لەوێ شا خوێنمەوە شعرەکەش ئێستا لەبەر دەستان و بڵاویشم ئامادەم بە چاوم ئێستاشمان بخوێنەوە ڕاستەکەین هاوڕێ عەلی ئەگەر ئیجازەم بەی هەتا کاک هاوڕێ عەبدوڵڵا حازرە بێ لە دوای ئەمە ئەگەر بتوانین ئاوا چارە کێشتێکی وا بین چکە کۆمنتێکی زۆر هاتووە خەڵک پرسیارەکەن و هەنێک هێنە سەر شاشەکە ئەگەر میوانەکان بتوانن یعنی کێ پەیوەندیدار بێ بۆ مەسەلێ و وەڵامی بنەوە تکایە باشە
من دوای ئەمە کاتێکە دەماتان پێ بەڵێ فەرموکە عەبدوڵڵا. ئەم شعرم نووسی بە ناوی گەڕە سوار لە ساڵی 1990 بۆ قابل عادل و شاپور عەبدولقادر کە هاوڕێم کە بە دەستی غەدری تیرۆری ئیسلامی سیاسی تیرۆرکرا. چەخما خەو داگیرسا وەک دەنگی بروسکەی یاخیبوون لە وێڵا ئەم جارە لە گەرمیان لە دڵی کەرکوچی لەتلەتی نۆدلێتکاو لە پەلکی ژێر دڵی بڵێسەی باوەنور لە خەمی ئاگرەکەی شۆراوە پیادەڕێ سەرسینجی شۆڕیجە و ئازادی و ئیسکانی بە هەنگاو گرێدا و لە بەردەم تەپۆڵکی گردەکەی ئەیارە ڕامانێک ئیستێکی پێ ئەدا و دەم دەنێ بە چێلگەی برینی پشتکۆمی ڕەحیماوە سوار پشتی گڕ بوو ئەڕوانێ بە خێڵی ئاوارەی کەرکک و خانەقین ئەگەڕێ و ڕێهێڵەی بانگەوازدا ئەکا سوار پشتی گڕ بووە و بۆ ڕاستی ژیانی بێستەم بانگەدا ئەم گڕە لە گڕا بوو بە گڕ لە خەما بوو بە تەم بۆ هەتاو تاریشی گرگن و بەستەڵک ڕاوەنێ لە ئازار ڕۆژانە گەرای ڕق سەرسەختی یاخیبوون ڕەوەنێ هەناسەی لە هەورە بڵند و بەرزەکان قەرزە کرد لە قەوزەی عاتیفەی کارگەر و ئاوارە خۆی ون کرد لە سێبەر هەنگاوە پشووی کرد بە توێشوو خەوی کرد بە خەون و بێداری بە یەخەیوە نەوزە هەڵواسی ئەم خەما خەمی هیلاکی ڕوحی بوو نەترسی ئەناسی ئەم زامە موچڵکی ناوەتە بەرپێی و لە بەردەم ڕاستڵەچین لە خەمی جێژا و دالافاوە ئەم گڕە ماڵ بە ماڵ ئەگەڕێ و خەمێکی ڕسکاوە ئەمەتما ئەم تەمە سۆراخی سەر سفرەی بەتاڵی ئاوارە و ناوپاروی دزراوی بەیانی و نیوەڕۆ شێوان بوو لە بەردەم هێرشی زریانی ئەم کۆچە پڕ ئێشە بانگەشەی هەرسی پێدەشتی خەفەت و قەتباڵی ئازار و چێوان بوو گڕێکە و لە کوژان نەهاتوو دێڵەی وا لە دڵ و دەروو نادێتە دەر ساڵ بە ساڵ بۆ ئەیار گڕێکی گەورەتر بەهێزتر دێنە دەر ئەم شعرم زامێکە و سەری خۆی هەڵگرتووە لە نێوان دژواری و ڕاستیە بێساتێک دوو دڵی سۆراخ و هەنای خۆی بۆ کرێکار بردووە بێمەوە گەر ئەمجار بێمەوە دەم دەنێم بەکانی ئەو زامەی بۆی ڕژایی سەر دەنێم بە شاخی ئەو عشقەی بۆی برژایی لە نێوان من و تۆ کۆچێکی کت و پڕ چێلگەی دڵ ئەچێنێ تۆفانێ لە خەم و دەریایە لە ئازارە ڕوێنێ بووی بەگەڕ ئەوە تا دەبینم وا دیجلا ئەوەتە ناو دڵی شەپۆڵی و سیروانی لە ڕێگا هەڵکوڵنا و چەناگەی خۆی دەگرێ و لە وردەبرینی سەرسینجی جەلەولا و خانەخی نەڕوانێ جیرفانی نێو دڵی ماسیەکانە گەڕێ و دەست دەکا بە ناخی ناو دڵی فراتا و لەو لاشەش لەو لاوەش سەگوڕێک بە کفری و کەلارم ئەوەڕێ تەماشا بە چاو بە نیگا دەبینم نەسیمی سەرپڕەی گوڵاڵەی پاڵسەفین وا خەندەی ناوەتە سەر پڕی شەونم و بە باڵی پەپولا بەسەر سەر معسکەر سەلامە ئەیژێڕێ و دێتەوە لە قەتپاڵ قەڵاکەی هەولێرە دەبێتە بانگەواز نەچاوی لێک دەنێ و نەدەنوێ دەبینم هاوارت بلوێری زامی ساوایە و بە لێوی ئەیاری ئەم ساڵدا دەژەنرێ لاوچی مەلۆتکەی خەمیکی جەرگ بڕ لە گوێوە بۆ دڵ و لەوێوە بۆ ناخی دەروونمان بتەنرێ ئەوە تا پەنجەرەی نایلۆنی کونتێبووی ماڵێکی لە ڕێگا پرچێنرا و لەسەر ڕێی ئەم کۆچە کڕنوشێ بە خوێنی ئاڵ دەبا وا زەنجی ئاو لەسەر چۆشتووە و لە گەردی خەمێکی زەرباوە بەبێ دەنگ بە چرپا کە بەلای بنکەدا ئەڕوانێ و ببوونی تەنایی و هاواری گەورە و مەنگ فرمێسی یاقوتی ئیرەی و بەڕەنجی کاڵەبا لە کۆچنامە هیچ کۆچێکی لە ناوەختە خەم سەرچۆپی بە نەداوە هیچ بادەیەک بەبێ بزە و خەندەی عاشق هەڵ نەدراوە گوێزەبانی هیچ ساڵێکم بێ قوربانی لای نەداوە هەژدەی چوارە و دنیا هێشتا سەراسیمە و خەم ئەبارێ گەردەلوو لێ بڕێوەیە و وا بڕیارە ئەم بەهارە لە جیاتی گوڵ خۆڵ ببارێ هەژدەی چوارە و شار پێشوازی ئەیارێکی چین خوێناوی لەسەر ڕێیە نیگای لەسەر ئاسۆ ناوە و دوو برینی بێقەدماغی تازەی پێیە هەژدەی چوارە و خۆم ناوەتە نێو دەربەندی سەهۆڵ گڕی هەناسەتە لە نێوتەمی خورپە خورپت چەپکی عقرەم لە کاسەتە هەژدەی چوارە و دژمن چاوی بە هۆری عشقت هەڵنایە سەری دووپەلکی نێڵە و گڕ بە مەرجی تۆ دوایی نایە پرسەیە یان دەچی قەتارە و لاوکەکەی شاپورە ئەستێرەی داگرتووە و تریفەی ناوەتە ژێرباڵی و ترۆپچی کردووە هێلانە منزڵگای گردەکەی سەیوانە یان دڵی هەزاران کارگەر و ئاوارە بۆ سەرخەوشکێنێ بوونەتە جۆلانە ژەهراوی ئەم کۆستا وا مەرزەی سەرمەستی ئەم شەوەتارەیە قولابی ناوگەڕی چاولێکنەی ئەژدیهای جواناوی ئەم ڕێگا و شارەیە کۆچی تۆ بروسکەی تۆڵی تۆی لە خاچی خەم و ڕوان دڵنیا بە
ئەیگەڕە سوارەکەی ئاوارەی گەرمیانم لەشکری ئاوارە گشت ساڵێ دەپرسن شاپور و قاپولی قابلی خەمخۆرمان لە شوێن کوان. زۆر سپاس بۆ جێگرتنتان. زۆر سپاس هاوڕێگیان. ئەگەر قسەیەکت هەبێت لە دوا قسەی خۆت بکەی هاوڕێ عەبدوڵڵا سلێمان. زۆر سپاس هاوڕێ عەلیم. قسەم ئەوەیە ڕاستی من پێم باش بوو لەم بەرنامەیە چەند هاوڕێشی تر بەشدار بوونایە. یەکێک لەوانە هاوڕێ دلێر کە من لە ساڵی 2009 سەفەری کوردستانم کرد بینیم زۆر بە وردی و بە تەفسیلی باسی پرۆسەی تیرۆرکردنەکەی باسی تیرۆرکردنەکەی هاوڕێیان شاپور و قابلی کرد شتەکانی جێڕایەوە. ئەو لێرە وایە ڕەنگە بیتوانێت تیشت بخاتە زۆر لایەنی نەبینرا و شاراوە کە ئێمە نایزانین خۆزگە لێرە بوونایە ئەو کەسانی کە ئەو کار لە بنکەی ڕێکخراوە جەماوەریەکان بوون لێرە بوونایە بەشدار بوونایە بۆی بەتەواوەتی من پێم باشە لە بەرنامەی داهاتوو تا کاگلێر لە هەر فرسەتێکە بۆ دووە کاگلێر داوت بکەیت و ئەو خۆی لە ناو بنکەکە بوو و لە ناو ئەو ژوورە بکە شاوری سیاتی دۆرکرا وەکو خۆی پێشتر داوەتمان کرد پێشتر بەرنامەمان لەگەڵا کردووە. دەستخۆش پێشتر بەرنامەمان لەگەڵا کردووە بەڵام هیوادارم هەموو ئەوانەی لەو بنکەیە بن بتوانین کۆیان بکەینەوە و بەرنمەیەکی تر هەر لەوم بارەوە بکەین بۆی هەمووی قسەی خۆی بکات باشتر بێت. لەگەڵ ئاورە لێرا کردمان بەڵام ئەم بەرنامەیەمان نەختێ بە پەلە ئامادە کرد داوای لێبوردنەکەینەوە. پێشتریش بەرنامەمان لەگەڵا کردو بە تەفسیلی لە ناو ستۆدیۆ پێکەوە دانیشتین و مناقەشەشمان کرد و کاکە هاوڕێ مەحسینیش بەشداری کردبوو لەو بەرنامەیە. دەست خۆش هاوڕێ عەبدوڵڵا سلێمان. کاتێکی خۆش بۆ تۆ. بەڵێ خاڵێکی تر هەیە عەلی خاڵێکی تر بەڵێ حەزەکەم ئاماژەی پێ بکەم. ڕاستە دوای تیرۆرکردنی هاوڕێ شاپور نامیلکەیەک دەرچوو. ئەو نامیلکەیە کۆمەڵی گوتار و بەیاننامە و بەتانی تیا بوو. بەس من پێم باشە ئەگەر بکرێ بەتایبەتی هاوڕێیانی حیزب لە سلێمانی کە زۆربەی سەرچاو و نامیلکە و دەستیان بە زۆر شت ڕاگا بتوانن لانی کەم زۆربەی ئەم دۆکمنتانە بنووسنەوە بە دۆکمنتی بکەن و ئەم پرۆسیەک و دۆکمنتی بوو شاید حاڵێک حتا لە سبەینەی شکایەتکردن لە سبەینەی بەنابردن دادگاکان ئەم دۆکمنتانە لەبەردەستاوان شتێکی باشە واتە بە ئارشیفکردنی خەباتی هەڵسوڕاوی هاوڕێ قابیل و هاوڕێ شاپور زۆر گرنگە و ڕۆژنامەیشیان دەرکرد بە ناوی زنجی ئاوارە ژمارەکان پیا بکرێنەوە و دووبارە بخرێنەوە بەردەست و لەسەر ئەنتەرنێت دابنێ کارێکی زۆر باشە. ڕێز و خۆشەویستیم بۆ دەست خۆش بۆ تۆ دەست خۆش بۆ تۆ. قمری خانجۆ لە دەنگمە زۆر سپاس لە بەشداریت. قمری خانجۆ لە دەنگمە قمری خان ئەگەر شتێک باسمان نەکردویان شتێک تۆ باست نەکرد بێت بتوێ باسکەیت فەرموو. لە ڕاستیە زۆر شت هەیە باس نەکراوە و زۆر شتیش هەیە باسکردنیشی نابڕێتەوە بەڵام من لێرەیە حەزم کرد ئەگەر پرسیارەکەتەوەی دوا قسەی هەرلایەک بێت من دوا قسەی من ئەوەیەکە کەیسی شاپور و قابیل کەیسێکی نەبراوەیە و ئەگەر ئێمە خۆمان بخەینە جێگایەک کە پێمان دەستگاکان دەسەڵات لە سلەیمانی بۆ قەتڵ عامی کۆمونیستەکان چ لە هەولێر لە عامی کۆمونیستەکان شاپور و قابیل گاڵتە جاڕێکی زۆر گەورەیە ئەگەر ئێمە خواستەکانمان بێنینەوە ئاستە بڕۆین چاوەڕوان بین ئەلو دەنگەکەی وەستا بەشکم هاتەوە. قمری خانجۆ لە دەنگمانە قمری خانجۆ لە دەنگمانە دەیدێنەوە بۆ لای قمری خان. هاوڕێ مەحسین هاوڕێ عەلی بەشێ لە پرسیارەکان وەرناگری نەکە میوانەکان پێویستکا وەڵام بنەوە. پرسیارەکانم نەبینیەوە لەبەرەوەی من بە تەلەفۆن بەشێنمە سەر شاشە ئەگەر ڕێگە باشەوە قمری خان ئەو پرسیارەی تایبەتە بە قمری خان جارە بیانە سەر شاشەکە. فەرموو قمری خان درێژەی پێ بدە فەرموو بە قسەکانت. نازانم لەکەوە قەتع بوو بەڵام من قسەکەی من ئەوە
کەیسی تیرۆری ئەم هاوڕێیانە کەیسی تیرۆرکردنی هەر کەسێکی ئازادی خواست لەو کۆمەلگایانە ناگەڕێتەوە بۆ محکەمەکانی ئەو دەسەڵاتە کە خۆی تیرۆرەکاکە بەڕاستی گاڵفەجاڕیەکی زۆر گەورەیە ئەگەر ئێمە ئومێدێکمان هەبێت لە ڕێگەی محکەمەکانەوە ئێمە کارێک بخەینە سەرین ئەوە کەسێکە کاتێکە کە ئەم دەسەڵاتانە نەمێنێت وەکو محکەمەیەکی تر لە پەنا هەر ستەمێکە کردبێتیان لە بەرامبەر بە خەڵکە ئەمیش محکەمە ئەم دوو دەسەڵاتە حکم خۆن بۆیە کەیسی چاپۆرۆقابی و کەیسی هەر هەموو ڕەفیقەکان کەیسێکی سیاسیە شەخسی نیە ئایلەی نیە پەیوەندی بە کەسێکەوە نیە ئەوەی پێویستی کردووە تا ئێستا لە پەیوەند بە خێزانەکانەوە پێم وایە هیچ کاتێک ترسێکیان نەبوو لەوەی کە داوا بێت هەر شتێک بێت کراوە بەڵام ئەوەی کردەیە کە تۆ پارتی بخەیتە محکەمەوە و دادگای پارتی بکەیت لە محکەمەی پارتیە یا ئیسلامیەکان بکەیت محکەمەی ئیسلامیەکانە حەزم کرد هەر ئەوە جەختێ بکەمە سەری کە فعلا کەیسی ئەم هاوڕێیانە کەیسێکی کۆمەڵایەتی و سیاسی بەرفراوانە پەیوەندی تەنانەت بە گیانی شاپور بەتەنیا نیە پەیوەندی بە هەموو کەسێکەوە کە ئێستاش لەژێر هەڕەشەی تیرۆدایە و لەژێر هەڕەشەی کوشتبڕایە لە کەسێکە هەر ئێستا زیندانیانی دووهۆکو منطقەی بادینان لە هەمان قەزیان کۆمەڵگە ئێستا مەسئولێتی کۆمەلگایە کە بتوانێت تەوازنێک بگۆڕێت لە مجتەمع ئەم تەوازنی قوا بگۆڕێت بە ساڵحی کۆمەلگای یادیان بەخێر دەستی تۆش خۆش قمری خان زۆر سپاس و بەشداریکردن ئەمشەو لەگەڵمانان لەم بەرنامەیە زۆر سپاس بە ئێوە دەستی ئێوەش خۆش زۆر سپاس هاوڕێ مەحسین ئەگەر تۆ شتێک کە باسمان نەکرد بێت ئەگەر باسی دەست خۆش قمری بەڵێ ئەگەر شتێک باسمان نەکرد بێت بتوێ شتێ باسکەی گیان هەڵوێستێک هەر شتێک فەرموو بە ئازادانە قسەی خۆت کە فەرموو کاتەیە بەڵام من ئەو نقطەی کە کاکشوان باسی کرد بەڕاستیە و کەسانی کە لەسەر و قەزیە گیراون منەوە جێگەی سەرنجم بوو کە تاوان ئەو خەڵکانی کە ئەو جەریمەیان گوایە کردووە یامڕێن بەو تۆمەتە لای ئێمە یا بۆ کۆمەلگا ژناسران بەڵێ تاوان ئێمە ژاگادارین وەمتم کە زانیاریمان هەیە مەش پەیوەندیمان پێوە کراوە کە ئەوان هیچ ڕەتێکیان بەو تاوانەوە نەبووە ئەوان ئەو تاوانیان نەکردووە بەڵێ شتیکان کردووە لەسەرەوە دادگای کراون لەسەر باڵێکەی تیرۆری هاوڕێیان شاپور و قابل دادگایی نەکراون و بە زۆر ینی کوایە بە زۆر لەژێر هینە ئەترافیان پێکردوون بەڵام دواتر ئەمان لە بەردەم دادوەرا و توانەکەیمە بە زۆر ئەترافان پێکراوە و لەسەر ئەمە دادگایی نەکراون ینی بۆی بزانێت ئەمە کە ینی کەیسی تیرۆری هاوڕێیان هیچ جۆرە ئیجراتێکی قانونی لەسەر نەکراوە بەڵام ئەوەی کە کاکشوانیش باسەکەوەکو یەکی کەسێک لە خێزانە کە پەیوەندیان پێوە کردوون من ڕەنگە بەعزیە شت ئێستا نەکرێ بووترێ بەڵام من هیوادارم کە بتوانین بە هەردوو لامان چ بە ئێمەوە چ بە کەسوکاری هاوڕێیان چ هاوڕێ قومری چ کاکشوان چ کەسوکاری تری ئەوان ئێمە بتوانین کەیسەکەیتی هەردوو لامانە کەیسێکی سیاسی وەکو کادری حیزب کەسێکی کۆمەڵاتی وەکو کوڕی ئەوان ینی بەڕاستی وە جەریمەیەکیش کراوە ینی ناحەقیەکە ئەوە نییە مەسەن بابڵێن ئەم کەسانەی ئەوان کە تیرۆر کراون کەسانێک نەبوون کە تاوان بار بن مجریم بن تیرۆریان بێت تەقینەوان بێت تا هەتا ئەگەر سزایەکیان درابێت کە تاوان لە هیچ وەرێک لەگەڵ سزای کوشتن و ئەدام و زیندانی ئەبەدیانیم بەڵام هەتا ئەگەر کارێکیان کردێ مانە شایستێ بن زیندانی بکرێن ئەمەش نەبوون یعنی مانە کەسانێکن بەڕاستی زۆڵمیان لێکراوە بۆیە لەباری کۆمەڵاتی کاک مەحسین پرسیارێکی دێتە پێشەوە ئەمان کە دادگایی کران دادگاکان ئاشکرا بوویان لە دادگای نهێنیە دادگای کراون نەخێر کاک عەزیزان چۆن دادگای نهێنیە هیچ کەسێکی ئێمە نەبووە نە کەسوکار ئەتوان و هاوڕێیان لێرن ئایا کەسوکاری هاوڕێیان قابل و شاپور لەوێ بان کراون نازانێ بەڵێ قسەخیر ماوە لە کاکشوان لە کەسوکاری هاوڕێیان داواکەم کە ئێمە بتوانین بە شێوازی خۆمان ڕەگە لێ وتم هەموو شتێ لێرنەوە دەکرێت بوو ئەمە کەسی دادگا و کەسی بەرحەڵ جەریمەیەکە کە ڕەنگە بەزە جانبی کەشف بکەی کارەکە لێ تێک بە
من هیوادارم کە بتوانین لە کاتی ترا لە پەیوەندی بگرین و بتوانین تانوپۆی ئەم جەریمەیە تەوزیح بین، چکە بەرحەڵ کەسی تریشتیان مەسەڵەوان باسی بیلال سلێمانەکەن کە ڕئیسی هین بووە، ئەمەی جەماعەتی زوتەی ئیسلامی گروپی هین، مەکتەبی عسکەری بووە لە کتێبەی سید قوتب بە شتێکی وایە ناوی ئەوی ژاتووە. بەرحەڵ ئێمە پێویست دەکات کە ئەم کینە تەواو وازەحکەینەوە بزانین مجریمەکان کێن، تاوانبار کێیە و ئەوان ئەتوانن و کەسانی کاهێنن ئەتوانین سەردایەکمان بەن، ئێمە ئەتوانین بەرحەڵ هەم کەسوکاری هەم ئێمە حیزب بتوانین پێکەوە لەسەر ئەم کەیسەی شتین و بتوانین لەگەڵ قوبری هەم کە ڕەنگە تەسەوری کە دادگا لە چوارچووی دەسەڵاتی کێتی پارتیا دادوەری عەدالەتدین بێ خەیاڵە بە بڕای من، بەڵام ئێمە بەرحەڵ واز نایەنین. ئێمە لە سلێمانی شکاتمان کرد وەکو باسم کرد، تاوانبارەکان لەسەرکردایەتی کێتی گۆڕان بوون و ناوەکانیان هەمووی معلومە، دادگا ئەترافی کردووە کە کێن و بان کراون، بەڵام ناچن لەبەرەی ئەوان ئەتوانن محکەمە گوێی پۆلیسەکان و حاکمەکەش بگرن بیبەن بۆی. بەڵام ئێمە ئەم توانێت من کەمە ڕاگەێنم بەڵگەکانمان هەیە کە تاوانبارەکان معلومە کێ و دادگازانە تاوانبارەکان کێن لەو جەریمەیە، ئەبێت دەرکەوێت لەوەی شاپور و قابلی شات تاوانبارەکان کێن، ئەبێت دەرکەوێت. من دەست خۆش شاڕێمە فەرموو قمری خان فەرموو. من بۆ دووبارەکردنەوەی ئەوەی کە من محکەمەکانی هەولێر و سلێمانی پێگاڵتە جاڕیە سەر بڕۆیت ومێدێکت هەبێت پێی، بەڵام لە درێژەی 23 ساڵی یان لە دەستانی ئەو ئینسانە یان تیرۆرکردنی ئەو دوو ئینسانە من دەیان جار چووەتە محکەمەکانی هەولێر و دەیان جار تووش ئێهانە و سوکایەتی و گاڵتە پێکردن بوومەتەوە، بەڵام من بە ئاگاهانە ڕۆشتم بۆەوەی زانیاریەکی زیاترم دەستکەوێت. ئایا لە نزیکەوە من بڕۆمە محکەمە بە زانیاریی زیاتر لە دادگای کرد لە یەکەمین جار کە مەلا بەشیرماندایە دادگا چوون بەدوایە ئەوەمان تەزیر کردووە، داوامان لەسەر تیرۆرەکە تەزیر کردووە، خۆمان و خانەوادەکانمان دانە بەدانەش لە باوکم یادی بەخێر خۆم کە سوکاری سروە خۆی دوا ئەوە کە ئەم دوو کەسە گیراون دیسانە و داوامان تەقدیم کردوەوە کە ئەمانە ئاعترافیان کردووە لەسەر تیرۆرکردنی ئەم دوو ئینسانە وەکو حەقی شخصی خۆمان داوای حەقی شخصی خۆمان ئەەکەین بۆ قەزێ. شتەکان وانە کە نەکرابێت کراون، بەڵام من بۆ خۆم کە کردومە باوەڕیشم پێ نەبوو کە ئەم دادگایە هیچ شتێکم بۆ بکە و فعلەنیش لە دادگایەکە بەژاریتان کرد بینیتان دادگایەکە کراوە ئەمێ بڵێم خۆی پرۆسەسەکان خۆی قسەکە ینی چاوەڕانەکانی خۆم منی ئیسپاتە کردەوە هەموو جارێک شتێک نییە من بتوانم یەک لەحزە خۆی پێ هەڵخەڵەتێنم کە دەستگایانە دەستگای دادبەروەری نییە کەسێک زیندانی کات کە خۆیەتی، ئەمە شتێک نییە، بەڵام بۆ زانیاری زیاتر ئەڕۆشتمە ناو قەزیەکانەوە تەنانەت کردنە زیندانی ئەم دوو ئینسانە و محکەمەکردنیانیش قەزیەکەی ئێمەی تیانە بووە، داواکانی ئێمە لە هیچ شوێنێکیان نەخوێنراوەتەوە لە محکەمەکە داواکانی ئێمە حتممە نەبووە بۆیە باسێکە بۆ لەسەر قەزیەکەی ئێمە، بەڵام پاشەکشیان کردو لە قسەکانی خۆیان لە محکەمەیە وتویانە ئاینەن سیناریۆس بزەبت هیچ جیاوازێکی نییە لەگەڵ سیناریۆکی سەردەشتا، وتویانە کە ئێمە لەژێر شەق و شەلاقەیە ئەم قسانەمان کردووە زۆر ئاسانە، زۆر تێگەشتن لەم قەزی ئاسانە. من ئەگەر دەسەڵاتێک بم لەژێر فشار و شەق و زلەیە فشار بوو خەڵک بێنم بێت ئاعترافێ بکە لە شێر ئەم خۆمی ڕیشی خۆمی پێ پاکە ینی تاوانەتی خۆمی پێ ئەسرمەوە خۆمی پێ پاکەکەمەوە. مەسلحەتم چییە ئەگەر تۆ دەسەڵاتێکی گەورە و گرانی تو بەدوای حەقی بەدوای ئەوەی کە تیرۆریستان بدۆزیتەوە بڕۆی بە درۆ خەڵبێنیتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان و شاریان بۆ بێنیت بڵێ من کوشت و من ئەگەر خۆی کارەکەی نەکرد بێت. بۆیە ئەماش لە قەزەی سەردەشتا دووبارە بووە سەد بارێژە بێتەوە هەتاوەکو ئەو خۆی دەسەڵاتەکان بەرێ بڕێەوە دەستگاکان بڕێ بڕێەوە و هەمیش هەر ئێستاش و دوجاریش ئەڵێم کەیسەکانی هەر ئینسانێک کە تیرۆرێکرێت لە کوردستان کەیسی سیاسین و تاریخ خۆی شتەکان و ئاڵوگۆڕە سیاسیەکان ئەی بڕێنێتەوە کە کاتێک ئەم ئینسانانە کە ئەم تیرۆرانیان ئەنجام داوە بە دادگا بن بە دادگایکی عادلانە دیارە دادگای دەسەڵاتانە نییە.
دەستخۆش پرسیارێک هاتووە لای کاک ئاواتە سوور ئەرێ دەستان خۆش بێت هاوڕێیان یادی هاوڕێیان شاپور و قابل بەرز و بەڕێز بێت پرسیارێک ئایا ناکرێت لە دادگای عێراقی دەعوا لەسەر مەلا بەشیر و بلال سلێمان کە هەردووکیان دەستیان هەبووە لە تیرۆرەکەدا قەید بکرێت هەرچەندە دادگای عێراقیش وەکو دادگای کوردستان وایە بەڵام دەکرێت وەکو فشارێک بخرێتە سەریان سپاس بۆ وەڵامەکانتان وابزان وەڵامان کاک هاوڕێ سامان ئەگەر تۆ وەڵامێکی بە پەلە و کورتی بدەیتەوە فەرموو هاوڕێکێ هاوڕێ سامان سامان منتیانە بەڕاست هاوڕێ مەحسێن ببوورە هاوڕێ مەحسێن ناوەکەم بۆ بە سامان قسەیەکم کرد وتم لەگەڵ کەسبکاری هاوڕێیانە حتممە لەبێ قسە بکەین ئێمە ڕەنگە پێویستمان بە بەڵگا هەبێ کاتێک کە داواقەی دەکەیتوانێت بەڵگە دەبێت دیلە دەبێت ئێمە وەکوتمەوەژ وە پشنێکە ئینێکە خارێکە لە بەردەمانە کراوێ و حتمما ئەم کەیسێ واز لێ نانێ ئێمە بەڕاستی وەکو هین هەیە مناڵ هەیە کێ بە قاشتا وازی لێ نایانێت ینی جێت نایاڵێت بەڕاستی ئێمەش لە کەیسی خۆمانە وانە ینی زین چۆنەکە کەیسی ئێمە کەیسی خەڵکە هاوڕێیان شاپور و قابل و هاوڕێیانی ئێمە کە لە 14 تیرۆکران و هاوڕێیانێکی ترمان نەزیر عومەر کە لە ناتیرۆکە بەڕاستیمانە هیچیان عەداواتی شخصی کەیسی اجتماعی نەبوو شەڕیان لەسەر نان و گوزەران و ژیانی خەڵک کردووە بۆیە ئەم کەیسانەی ئێمە ئەوەی بەس زین چۆنە کەیسی شاپور و قابل و زۆرانی مامەحەمانە یەک کەیس ڕاستە ئەویان ڕۆژان مسلمان بەڵام بەڕاستی بەشێکە لە دەسەڵاتێکی سەرکوتگەر نایەکسان نائادل بکەن ئەبێ ڕۆژان خەڵک محکەمەی ئەمانە بکات بۆ ئەمانە وەڵامی خۆیان لەیان خەڵک وەرگرتنەوە ئەم بۆیە ئەمەی ئێمە بەشێکە لەو واز نایە نە لەسەر قەزەی خەڵک وازەهێنین وە لەسەر قەزەی خۆش برادرێت تر کاکشوان عەزیز پرسیارێکە ئەرێ تا ئێستا سکاڵدان تۆمار کردووە لەسەر پارتی یان بە تەمان ئەو کارە بکەن لەسەر پارتی نا بەڵام هاوڕێکوبری باسی کرد کە چەندین جار سکاڵات تەقدیم کراوە بەڵام وەرنەگیراوە نەچۆتە ناو پرۆسەی دادگایی هەر وەرنەگیراوە یعنی لێ وەرنەگیراوە تۆ چووی تەقدیم کردەوە بەڵام نەچۆتە ناو پرۆسەکەەوە یعنی وەکوایە دەعوا لێ وەرنەگیران وایە کە لێ وەرنەگیر نەچۆ ناو پرۆسەکەەوە داوای ئەحمال کراوە کاکشوان چی تازە هەیە لەم پرۆسەیە فەرمووت ئەگەر قسەی خۆت بکەیت کاکشوان دوا قسەی خۆت بکەیت کاکشوان جۆرە دەنگمە کاکشوان بەڕەنگ هەیە بەڵام بەدەنگ نییە کاکشوان آخر با بزانم ئێستا بێتەوە ئەگەر کەسێتر وەرگری هاوڕێ هەتا لەوانەیە وەڵا بەس تۆ ماوی تۆ قسەی خۆت بڵێ بێ باشەوە ئەگەر بێتەوە لەسەر شاشەیە دەرەکەوێتەوانەیە لە ڕاستیە منیش آخر قسەم هەر سەرباری ئەوەی کە یادی ئەو هاوڕێیانەمان هەمیشە لە دڵ و ویژدانی ئێمە کە سوکاریان ئەو هاوڕێیانی کە هاوخەباتیان بوون تا ئێستا هەن ئەمێنێ زیندوو ئەمێنێ بەڵام لەوەش گرنگتر ئەو قەزیە گرنگانەی کە ئەوان خەباتیان بۆ کرد کە ئەوان کاریان بۆ کرد کە ئەوان لە پێناوی گیانیان بەخت کرد کە بەردەوامیدان بەو ڕێگەیە بۆ هەموو لە ئێمە باشترین جۆری بەرزڕاگرتنی یاد و خۆشەویستی و وەفامانە بۆ ئەوان مەسلەیەکی تریش ئەوەیە کە پێشتر کاکشوان قسەیەکی کرد تۆزێ هین بوو من بەلامەوە کەوتی بۆ نمونە دەبووانەکەن و دەبووانەکەن و دەبووانەکەن من پێم وایە هاوڕێیانەی ئێمە لە سیلسیلە و زنجیرەی خەباتێکی چەند ساڵەی درێژخایەن و فراوان و هەمەلایەنە گیانیان بەخت کردووە یعنی ئەمە تۆ ئیتر ئەمە شەڕێکە شەڕێکی چینایەتیە شەڕێکی سیاسیە تۆ کە چیتە ئەم شەڕەوە هەر وەکو بینیویشمانە کاتێ ئەچیتە ئەو شەڕەوە ئەوەندەی کە کاریگەریت هەبێ ئەوەندەی کە دەسەڵات مەترسی پێیاکا لە بەرامبەرتا ئەوەندەی کە تۆ بەرژەوەندی ئەو بخەیتە ژێر پرسیارەوە هەتا ئێستا هەروە بووە ئەو کاتە ئەکەویتە بەر تیرۆر ئەکەویتە بەر تۆقاندن ئەکەویتە بەر لێدان ئەکەویتە بەر سەرکوتکردن و ئەمە بەشێکە یعنی وەکو ئەڵقەی زنجیرەیەکی دوور و درێژ وایە من یعنی قسەکەم ئەوەیە کە وا بیبینین خەبات هیچ کاتێ ناوەستێ خەباتی نە کۆمۆنیستەکان نە خەڵکی کرێکان نە خەڵکی ئەوە تا ئێستا هەموو ڕۆژێ خەڵک بەدەیان کەس گیانی لە دەزاوە لە دوای هاوڕێیان شاپۆر و قابیلەوە لە خۆپیشاندانە گیانیان لە دەزاوە لە ناڕەزایەتیەکانە لە مەسلەی ڕۆژنامەگەریە لە مەسلەی کەشفکردنی گەندەڵی و ئەمانەیە ئەمانە هەمووی بەشێکن لە خەباتێک کە خەڵک
بە مەجبوری ئەبێ بیکە لە بەرامبەرم دەسەڵاتەیە و هیچ کاتێوانیە کە ئەگەر وایان نەکردای ئەمە نەبووە ئەگەر وامان نەکردای هەڵبەت لەگەڵ ئەوەی شاکە ئەمە شەڕێکە بە دڵنیایی هەمیشە پاراستنی کەسەکانی دەورمان و خۆمان ئەوانە شتێکی زۆر زۆر باشە تەنهاویستم ئەو دوو خاڵە ئیزافە بکەم و ئەم شەڕە بەردەوامە هەروەکو من باسم کرد ئەوانەی کە دەستیان هەبوو کە ئێمە ئەزانین دەستیان هەبوو هێشتا ئەوە تا لە دەسەڵاتیان زیاتری کردووە کەمی نەکردووە و ئەم شەڕە بە پێچەوانەوە لە هەموو ڕۆژێ زیاتر بەردەوامترە کاری زیاتریەوێ ئەرکی زیاتری خسۆتە سەرشانی ئەوانەمان کە ماوین و ئەتوانین ئەم ڕەوەندی خەباتە بەرینە ڕێوە سوپاس دەستخۆش نازم کاکشۆن هاتەوە نایبینم بەڕاستی چونکە ئەوە تا لێرێ لە شاشەکە بەس دیارە لە خەت نییە ئەوە لە خەتەوە خەت کاکشوان ئێوە کەسێکتان قسەتان هەیە قسێ بکەن ئەگەر شتێکتان لەبیر چوو بێتیان بتانەوە قسێ بکەن بەڕێزان ئێوە ئەوانەی لەسەر شاشان ئەگەر قسەیەک ئەگەر بیتانوێ شتێ بڵێن هاوڕێ عەلی من قسەیەکم نەماوە ئەگەر ئیجازەشم بان ڕەنگە من جێتان بێڵم لە ئێمە تۆزێ درەنگە بۆ ئێوە سپاس بۆ ئێوە کەم سپاس بۆ تۆش بۆ بەشداری هاوڕێ مەحسن زۆر زۆر سپاس دەکەین هاوڕێ عەلی کۆمنتەکان زۆرن بە زۆری دەستخۆشانەیە هەندێکیشی شتی جۆرا و جۆرە بەڕاستی بەعزێکی یەکدوانێکی هەیە کە هیچ نییە یعنی ئینسان ناتوانی لێرەیە ئەوە بکەیتە جێگەی مناقەشە و قسە و باس دەستخۆشانەیەکی زۆر بۆ بەشداری هاوڕێ قومری بۆ خەباتگێڕی بۆ ئازایەتی دەستخۆشیێکی زۆر بۆ هاوڕێ مەشخەڵ لەسەر شعرەکەی کە خوێندیەوە هۆنراوەکەی هەموو لایەکەکەین نا پێم وا بێ کۆتایی پێبێنین وا بووە 4 دقەی ماوە بۆ 2 سەعات دەی شەوتان شاد ئازان خۆشستان سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ بەشداری بینەرانیش کە ئەم شەو لەگەڵمان نابوون و هیوای سەرکەوتنتان بەخوازم شەوێکی شاد و تەمەندرێژی بۆ ئێوە شەروەها دەستان خۆش بێ.